بسم الله الرحمن الرحیم. سلام علیکم و رحمت الله و برکاته. ریز و صلوات طیبت هر جهه که هین لبنی تماشاوان پاشی بین اوندو که هین تماشای اکران کردستان بسیارت کن خدا روزین و جزاعت و همیا قبول کرد خدا تمنی بده تمام و هیوا رمضان هیوا خیر و برکت تمام کن خدا اجر و پاداش توی بو محسب کت و کیوی چا بحث کردی که روزی گرتنش بوی او دزان که چا خیر و جهین تمام ان شاء الله و صحت و هر یا باش بد ان شاء الله اوت نساخ نکو بار تندرستی وانا خراب نشن روزا بگیرن زیترین دم خودی شفا کاپلس چاره کاپلس بوانا فرایکت نخوشی همیا دیر کردن ان شاء الله. السلام عليكم زور باشم. سلامت باشه. الحمدلله. السلام عليكم ورحمة الله وبركاته. هیوادارم که ام شویش که بینر و بیسری ایمن ئەوە کاتێکی پڕ لە چێژی ئیمانیتان پێ ببەخشین وەک دەزانن ئێمە هەوڵی تەواوی ئەوادەین ئەم شەوانە خۆیان پڕ بەرەکەتن ئێمە بێبەش نەبین لەو بەرەکەتە و ئێوەش بێبەش نەبن لە بەرەکەتەکە بە هەمان شێوە لەگەڵ ئەوەشدا خێرێکمان بنووسێت کە ئێمە لە 12 مانگەکەی تر بۆ خۆمان دەژین هەموو شتێکمان بۆ خۆمانە لە مانگی خوددادا بە ئەم مانگە بۆ خوددا بژین و ڕەفتارەکانمان هەمووی بۆ خودای گەورە بێت. هیوادارم کە وەکو ژبانی هاوکارم وتی و لە خوای گەورە داواکارین ئەوانەی کە ئێستا لەسەر جێگەن و لەش ساغ نین لەشیان کێشەیەکی هەیە ئیتر هەر لە کۆرۆنا بێت هەر نەخۆشیەکی دیکە بێت ئەوە خوای گەورە بەسەری کردنەوە بە نەخۆشی ئینشاءڵڵا خوای گەورە سەبریان پێ بدات و لەش ساغ و تەندروست ببنەوە وەکو جاری جاران تەندروستیان بگەڕێتەوە. اللهم آمین و بسم الله پاشی و افشوا و پاشی و هجده بنابه خوده هم ده دست بگی. وکی و دیار سوان پیگ و جانا که گلک آجانیات نافری ما کردستان دهی چش ولاتین نافری ما کردستان خوبه یا جی خلکی دی ولاتی جیران جهاد برن نافدا خلکش در وجی پس هری ما کردستان تیم تینش نزیک و سخت کنه جیان کل هری ما کردستان چه دار باز کنه وجاری بحثا جیان و پیگ و جانت نافری وارا مزان و پیروز داد کنه نتوه ولاتین ولاتی جیران حتی یش دیر کو بر خود نه هری ما کردستان بزان کاجیان چه دار باز بود گل خلک هری ما کردستان طیبتی جی شوید هیوا رمضان و پیروز دلکی گلک خوش پیگ و در باز کن باشک ولاتین عرب ین طیبتیشین عراقی و ین سوریجی و جاری پرک کردستان بسیارت بیشن و او پیگ و جانال هری ما کردستان هی الجهه که دن او حسنا بینن دفعان واشی طیبتیجی تستکی گلک جانه تستکی گلک پیروز افغانی که او خود شوا بحثابه پیگ و جانت کنه و هی هری ما کردستان شبین ماه رمضان لحولی را پایتخت دبه جهه دلخوشی و همی نتوایکی چه ین جه پارزگاه العراقی و چه ین کوج دروی ولات برای خودانه هریما کردستانیه لور دم پشتی دما فتاریه جه نتوین جدا جدا و جوالات جیران و دور لحولی را پیک و شبین ماه رمضان درواست کن افجن جه بغدایه 4 سالن بریاردایه کل لحولی را جیان بکه و جه کردستان 24 بحثا شوین ماه رمضان و پیکوا جیان الهرم کردستان که وأني من بغداد دائما أجواء رمضان من خەڵکی بەغدام پێشتر لە شەوانی ڕەمەزان لە ماڵەوە دەماینەوە بەڵام لە هەولێر ژیان جیاوازە ئارامی هەیە و لە شەوانی ڕەمەزان ڕوو دەکەینە خواردنگەکان هاوڵاتیانی هەموو نەتەوە یەک دەبینرێن لێرە عەرەبی عێراق و سووریا و لوبنان خەڵکانی دیکەی بیانی لەگەڵ کورد بەیەکەوە ژیانێکی خۆش بەسەر دەبەن و ڕێز لە هەموو کولتورێک دەگیرێ ئەمەی لە هەرێمی کوردستان هەیە دەگمەنە و لە وڵاتانی دیکە بەدی ناکرێت ننجمع بها بأربيل أنت تعرف يعني طبيعة كردستان كردێکی شاری هەولێر ڕەمەزانە لە شاری هەولێر یعنی جیاوازترە نەتەوەکانی هەموو وڵاتەکان لێکوانەنە وەکو عەرەبی بەغدا و سووریا و کوردی خۆمان و بە تایبەتی هەولێرە یعنی زۆر جیاوازترە لە شارەکانی تر. به هبونا سماین مولوی و ین وکو شوین ماه رمضان سوریه دل سوریین کو بر خودانه هریما کردستان خوش کریه و به نرینه که ارینی دبیجن جیانا کل هولیر هی لتجاهی دین تونه
ئەمژ شامێنە ڕەوش لەوێدا گەلێک خۆش لەوێدا ڕەوشێن لە ڕەمەزانێ شەوێن ڕەمەزانێ خواردنگەهێن سووری یان لە هەولێرێ گەلێکی خۆشە ڕەوشێک و خەڵکی هەولێرێ گەلێکی باشن لەمەڕە دەمەوێت خێر و بەرەکەت لێرە زیاتر بێت خوا هەولێر و خەڵکی هەولێر بپارێزێت دەبێت کو لە هەر وڵاتێکی پێشوازی لە هەموو ئالیەکی نایکردن لێ وەکو دیار دەبێت لە هەرێما کوردستانێ وەکو ڤان نمونەیە لە هەولێرە پایتەخت پێشوازی لە هەموو ئالیەکی بێجوداهی تێکردن زەردەشت حەمێ کوردستان 24 هەولێر بەڵێ ژڤان بێگومان سەبارەت بەم ئەم راپۆرتەی کە کەمە لەمە پێش تۆ باسی شت لێەوە کردوتت کوردستان شوێنێکە بۆ پێکەوە ژیان ئەو لات نەکەین ڕۆژێک لە ڕۆژان هەبوو کە بڕیارێک وەکو نەوای ئارام دەرەکرا بۆ کوردستان ئێستا کوردستان خۆی بۆتە نەوای ئارام بۆ زۆربەی خەڵکێک کە ئێستا ڕوەکەنە کوردستان و وەکو لانکەیەکی ئارام چاوی لێ دەکەن لێرە ژیان دەست پێکەن لێرە دووبارە ئومێد بۆ ژیان دەگەڕێن و لە وڵاتانی خۆیان کە شەڕ و ئاڵۆزی تێدایە ئەو ڕۆیان لەم کوردستانە ئارامە کردووە خۆی کوردستانمان هەراوها ئارام بپارێزیت بەڵێ و ئەوەی کە جێگەی شایانی ئەوەیە کە بوترێت ئەوەیە کە ئەمە هەمووی بە هەوڵ و ماندووبوونی هەر تاکێک لە خەڵکی کوردستان هاتۆتارە تەنها دەستی یەک کەسی تێدانە هەر یەکێک لە ئێمە هەوڵی ئەوە دراوە کە وا بکەین کوردستانێکی ئاراممان هەبێت بە هەر ئەم ئارامیە بەم شێوە بپارێزین و بۆ ئەوەی کە بچینە شار و شارشکەکان بزانین ئەم ئارامیە لە مانگی ڕەمەزانیش هەر بەردەوامە و خەڵک خۆی تر مانگێکی ئارامە ئەم مانگە و لەگەڵ ئەوەشە پامنێرانمان لە شار و شارشکەکان لەگەڵمانن بۆی کە جوانی مانگی ڕەمەزان لە شار و شارشکەکانی خوارمان بۆ بخەنە ڕوو ڕوەکەینە هەڵەبجا و لە هەڵەبجا ئەڤین عەتا پامنێرمان لەگەڵمانە شەوت باش ئەڤین هیوادارم کە باش و تەندروست و لەش ساغ بیت و نوێژ و تاعەت و عیبادەتت قبوڵی لای حەق تەعالا بوو بێت پێمان بڵێ ئێستا لەکوێی هەڵەبجەیت بە تایبەتی و بە تەمای چیمان بۆ باسکەیت بەڵێ سۆفان ئەم کاتەتان باش دیارە من لە نێو بازاڕی هەڵەبجەم بە تا درەنگانێکی شەو نێو بازار کراوەیە بە تایبەتی دوکانی خواردەمەنیەکان چونکە گەنجێکی زۆر تاوکو کاتێکی درەنگ لە دەرەوە دەمێنەوە بۆ ئەوەی کە پارشەو بکەن و لە دوای پارشەوە دەگەڕێنەوە بۆ ماڵەکانیان دیارە لێرە بەم شێوەیە عەرەبانی لەفە و شوێنی بژاندنی گۆشت و کەباب ئامادە کراوە و بەم شێوەیە ئامادە کراون بۆی کە کڕیارەکان بێنە لایەنەوە دیارە جگە لە گۆشت تکەی مریشک و جگەر و هەموو جۆرە خواردەمەنیەک لێرەیە دەستەکەوێ و زۆرترین گەنج دێنە نێو بازاڕەوە بۆ ئەوەی کە کار و چالاکیەکانی خۆیان وە ئەو کەوەی کە لە ڕۆژانیان کردووە لە شەو ئێستا ئەنجامێدن بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە من مەبەستمە زیاتر گەنجەکان بدوێنم سڵاو لێبێت ئەگەر پێمان بڵیت ئێوە لە کاژمێر چەنەوە دێنە ئێرە کارەکەن و تاو کاژمێر چەند بەردەوام وڵا لە پێنج وێنە سەر جادە بۆ تقریبەن 1.5 شەو چیەکەن لێرە چی ئەفرۆشن زیاتر خەڵک داواکاری لەسەر چی هەیە وەڵام و جۆرە خواردنەگە لە مریشک و کەباب و جگەر و تر ئەو بابەتانە مویمانەیە و قەرەباڵقێکی زۆر ڕوەکاتێرە و چەندە گرنگی بە خاوێنی خواردنەکانەیە وڵای زۆر وڵا زۆر گرنگی پێدەین و تر معادلیش جەماعەتی سەحەوانە بەسەرمانەوە چەندێک هەوتانیاوە لە ڕێگەی کارەکەشتانەوە ئارامی ناوچەکە پارتنەر وزانی زۆرترین گەنج لە چواردەوری ئێوە کۆبووەتەوە هیچ دەنگە دەنگێک هیچ دەمەخاڵەیەک دروست نابێت بە شانی ڕەمەزانەیە خودت ئێوە وەک خاوەنکار چاودێری ئەوە ژەکەن کە زیاترین گەنجەکان لێرە کۆبکەنەوە بە بێەوەی کە هیچ ئارامیەک تێبچێ لە نێوشار دڵنیا بە ئەم عەرەبانانە زۆر بۆ گەنج باشترە تر ماوەیەکیش دەنگۆیەوە هەبوو ئەم عەرەبانانە لابن بەس دڵنیا بەگە ئەمانەش نەمێنێ کەنج تووشی کێشەیە بێت لێرەوە زۆر شتێکی باشە گەنج زۆر کۆبێتەوە لێرە هیچ کێشێکیش نییە هەتا ئێستایش ڕووی نەیەوە مانگی ڕەمەزان تا چەندێک بۆتەوە کارێ بۆی کەیەوە ببنە خاوەنکارەوە زیاتر خواردنەکانتان بفرۆشرێەوە تاوەکو درەنگانێکی شەو بمێنەوە تا پاشەو بمێنەوە وڵا شتێکی باشە زۆر دەوری هەیە هەروەڵا بازارێکی باشە لەخوا بەجیابی ڕەمەزان بێ بۆ ئێمە زۆر باشترە
بەڵە سۆڤان زۆرترین گەنج لەم جێگەیە کۆ بنەوە کە منی لێم هەتاوەکو درنگانێکی شەویش لێرا بن لێرە سەرجەم خواردەمەنیەکان پێشکەشەکرێ و خۆشبەختانە هێزە ئەمنیەکانیش هێزێکی زۆر لە نێو بازاردا هەیە بۆ ئەوەی کە هیچ پشێویەک لە نێو بازارە دروست نەبێ و هێمنێکی زۆر لە نێو بازار بەدێگرێ خۆشبەختانەش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هیچ حاڵەتێک لە نێو پارێزگای هەڵەبجەیە بۆ هیچ شەڕیا خۆ جەمەخاڵە لە نێو گەنجانە یاخود بەگشتی لە نێو هاوڵاتیانە دروست نەبووە ئەمەش جێگەی خۆشحاڵیە کە مانگی ڕەمەزان کە بە درێژایی شەو خەڵک لە دەرەوەیە و زۆرترین بەریەکەوتن هەیە تاکو ئێستا هیچ گرفتێک لە نێو پارێزگاکەیە دروست نەبوو. بەڵێ زۆر سپاس دەکەین ئەڤین عەتا لە هەڵەبجە لەگەڵمان بوویت. بەجا ئەم نوکە تەوەرەی گرنگیە بەرنامە پۆشی بەدەست بێکین ئەوژی تەوەرێ بابەتی ئاینیە بابەتی ئیسلامیە تایبەتیژی تەیڤە ڕەمەزان و پیرۆز هەندێک بابەتێت هەین دوێت سەداسەد بێنە بەحەسکردن و شلای کەسانێت پسپۆر مامۆستایەت ئاینی ئەڤی بابەتی بەحەسکردندا و درستەهی وی واجبی وی ئەرکل سەر ملێت خۆ ئەم ئەدا بکەین ئەوژی بابەتێ زەکات و سەرفترەیە باشە زەکات ناف ئیسلامێدا وەسا گرنگیە کا زێدە هاتێ بەحەسکردن مەبەست پێ چییە دوێت ئەم وێ بزانێ باشە یە نەدەت چگونەهەک سەرە یە نەدای و پەشیمان بە چاوێت بدەت وی خودە حەز کرد بابەتی ئەم دێ ئەفشەوە دەست بێکین و مامۆستا نەوزاد گەردی مامۆستا ئاینی خودە حەز کرد ئەفشەوە میوانێ مێ مامۆستا تو گەلە بخێراتی خودش ڕازی بێت خودە ڕۆژی نوێش قبول کردن یا ربی مال دەستپێکیاش هەمیە گرنگتر دەوێت ئەم پێناسا زەکاتی حتی ئەگەر گەلێک جارە هات بتە دووبارە کردن ژی دەوێت ئەم زانین زەکات ناف قورئانا پیرۆزدا چەند جارە هاتیە بەحەسکردن چ ئاوایەکی هاتیە بەحەسکردن کو ئەم بزانین سەرمە فەرزە وەکە ئەرکێکی ئاینی نەسن نەدەبیت. بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سرتا دەستخۆشی و دوعای خێرم لە بۆ جەنابتان و تەواوی کارمەندان و ئەو شاشەیە ئینشاء الله دواتر دوعای قبولی عیبادات و ڕۆژ و نوێژ و عیبادەت لە بۆ هەمووان دەکەین ئینشاء الله خوای گەورە ئەو مانجی پڕبەرەکەتی ڕەمەزانە و ئەو شەو ڕۆژی جمعەی مبارەک ئینشاء الله بکاتە مایەی دەرگای خێر لە بۆ خاک و وڵات و نیشتیمانمان ئەو دەرد و بەڵاو نەخۆشیەمان لەسەر لابا یا ڕەبی. لەبارەی پرسیارەکەت کە زەکات چۆن باسکرایە لە قورئانی پیرۆز یان پێناسەکەی قورئانی پیرۆز بە دوو دەستەواژە باسی دەکات جارێک بە مانای زەکات وشەی زەکات جارێک بە دەستەواژەی سەدەقات ئەو دوو شەیە هەردووچیان مانای خۆیان هەیە. زەکات لە ڕووی زمانەوانی زەکات یعنی تەنمیە یعنی بەرەو پێشچوون و گەشە پێدان و بەرەو پێشچوون و سەدەقات یعنی نیشانەی صدقی ئەو کەسەی کە دەڵێ ئیماندارم بەڵگەی صادقی و ڕاستگۆیەکەی چییە ئەوەیە سەدەقات بکات. اینجا زەکات ڕوکنی ئیمان ڕوکنی ئیسلامە چونکە بنیە الئیسلام على خەمس ئیسلام لەسەر 5 بنەما دامەزرایە یەکێک لە بنەماکانی ئەو زەکاتەیە کە ئینسانی هەبوو خوا پێدا و پێویستە بیدا بۆ ئەوەی یارمەتی و هاوکاری فەقیر و هەژارانی نەداری چواردەوری خۆی بکات. کولەن زەکات یعنی وەرگرتنی پارە ماڵ سەروەت سامان لە دەوڵەمەندەکان و جێڕانەوەی لە بۆ فەقیر و هەژارەکان وەکو فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ تؤخذ من أغنيائهم وترد إلى فقرائهم. زكاة واجبة بەڵام لە دوای زەکاتی واجب سەدەقاتمان هەیە ئەویش کە سنەتە ئینسان لە ژیانیدا بیکات. جا مامۆستا بەچی بزانین کە ئێمە واجبە لەسەرمان زەکات بدەین بەچی بزانین کە ئەبێ سەدەقە بدەین. دیارە زەکات واجبە لەسەر ئەو کەسەی کە سەروەتی هەبێ سەروەت و سامانەکەیشی ئەو مەرجانەی تێدا بێ کە شمولی دەکا. مەرجی واجببوونی زەکات لەسەر کەسەکە دەبێ موسڵمان بێ اینجا دەوڵەمەند بێ ئەو پارەی کە هەیتی هی خۆی بێ قەرز نەبێ لە لای سەرکار نەبێ لە سەری ئەو جار ئەو پارەی ئەو ماڵەی ئەو سەروەت و سامانەی گەیشت بێتە حەدی نیساب کە ئەم ساڵەکە 7 ملیۆنیان داناوە لە 7 ملیۆن کەمتر بێ ماڵەکەی زەکاتی لەسەر واجب نییە. دوای ئەوە 12 مانجی بەسەردا سوڕا بێتەوە ینی ساڵێک خاوەنی 7 ملیۆن و زیاتر بێ ئەو جا دواتر واجبە لەسەری زەکات بدا لەو 7 ملیۆنەی بە ئەندازەی کە شەرع لەبەی داناوە. ئەگەر ئەوەندەی نەبوو ئەو واجب نییە لەسەری سەدەقات زەکات بدا ئیلا سەدەقەی سونە دەتوانێت بە سونەت لۆ خۆی حەزی لێ بیکە حەزی لێ نەکە وەکو بڵێن تەتەوع و خۆبەخشیە. مامۆستا گەل لە جۆرە مناقەشە هەتر سەردەمی پێغەمبەری صلی الله علیه و سلم ڕەنگە سەر هەندی هات بدەکردن باشە زەکاتی ئەم چ بدین پارەی ئەم بدین یانجی شوێ خواردنە ئەم تخۆین وی ڕزقی بەردەستێوی ملەتی هەیە بۆ نمونە برنجە گەنمە خواردنەکە دیە دەوێت ئەم شوێ بدین. ڕاستە فەرمووی
طبعا لە پێشەکەی باست کرد زەکاتمان هەیە زەکاتی سەرفیترەمان زەکات ئەو شتەی کە هەیتی لەوی زەکات دەدا بۆ نمونە زەکاتی دانەوێڵەیە زەکاتی پارەیە زەکاتی زێر زەکاتی مەڕووماڵات چی هەیە لەوەی بەشێکی دەردەینی دەکاتە زەکات بەڵام زەکاتی سەرفیترە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خواردن درایە خواردنیان بەخشیە جەمەنان خواردنێک چونکە لە ئەسڵدا زەکاتی سەرفیترە یعنی جەمێک نانی یەک مرۆڤ بیدەی بە کەسێک لە مقابلی ئەوەی ئەو کەسە کە بە ڕۆژوو بووە سەرفیترەی خۆی دەدا بەڵام لە بۆ ئێستا لە بۆ سەردەمی ئێستا ڕنگ بێ خواردن بە کەڵک نێ لەبەرەوە بۆ نمونە کەسێک هەیە کرێ خانووی لەسرە کەسێک هەیە نەخۆشە داو دەرمانی دەوێت کەسێک هەیە بۆ نمونە ینی پێداویستی و احتیاجی دیکەی هەیە ئەگەر ئەمە هەمومان خۆراکی لە بۆ ببین ئەو خۆراکە ینی خەسار دەبێت هەم لەوەی کە زەکات دەدا هەم لەوەی کە وەریش دەگرێت لۆی ئێستا لە سەردەمی ئێستا پارە باشترینە چونکە ئەو پارەیە ئەگەر خۆراکی نەبوو خۆراکی پێ دەکڕێت ئەگەر جلوبەرجی نەبوو جلوبەرگ ینی احتیاجی خۆی بە پارەکەی جێبەجێ دەنێ حتىش بوو زەکاتێکی مەسەن دێسا کتێک چەند بەرهەم هەیەش هەندێک کە مەسەن ئەم بێژین گەنم یانژی دانەوێڵە هەیە دێ کە چەند بەش کرد دێ بەشی دەخەملێندرێ بۆ نمونە 3 تەن زەکاتی گەنمی هەیە ئەو 3 تەن زەکاتە گەنمە بە چەند سایلۆ لێ وەردەگرێ مقابلی ئەوە پارەکەی دەبا لە بۆ فەقیرەکەی هەم لە بۆ زەکات دەر ئاسانە پارە گواستنەوەکە ئاسانە بەڵام گەنم گواستنەوە کرێگرتە و شتی دەوێتن لەبەرەوە دائیمەن پارە چونکە فەلسەفەی زەکات یعنی چ فەلسەفەی زەکات یعنی ڕزگاربوونی مرۆڤێک لە نەهامەتیەک بەچی ڕزگاری دەبێت ئەو ڕۆپارە هەموو شتەکان ئاسان دەکات دەتوانێت ئەو پارەی عملیاتی نەخۆشیەکەی پێ بکات دەتوانێت کری خانەکەی پێ بدا دەتوانێت جلوبەرجی منداڵەکەی پێ بکە هەموو شتەکان پارە سەرچاوی هەموو بەڵام جاران پارە نەبووە بە بیرماندێ کاتی خۆی ینی باب و باپیرانمان لە بۆیان دەجێڕینەوە لە زمانی گوندەکانی خۆمان پارە نەبوو هێلکەیان دەگۆڕیەوە بە گەنم گەنمیان دەگۆڕی بە مێوژیان دەگۆڕی بە خوورمە ینی پارە زۆر کەم بووە لۆیە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم پارە نەدرایە بەڵام ئێستا پارە زیاتر باوی هەیە پارە دەتوانێت ئاسانتر نەقل بکرێ و استیفادە و سوودیشی زیاتر دەبێت مامۆستا نەوزاد بۆ کەسانەی کە دەوڵەمەندن هەیەە خوان لێرە ناژین لە وڵاتێک ناژین لەو شوێنێکی ترەژین بەڵام ئەموالەکەی لێرەیە ماڵەکەی لێرە وا باشترە زەکات لەو شوێنە بدات کە تایە ئەژیت یان زەکات لێرە لە بری ئەو بەنیابەت یەکێک بیدات ڕاستە خۆی فەلسەفەی زەکات لە قازانجە ئەو کەسە قازانجێکی کردیە لەو قازانج واریداتی کە وەری گرتیە مقابلی هەندێکی بداتە بە هەژاران قازانجەکەی لەکوێ کردیە لەژێر ئەو ئاسمان و لەسەر ئەو زەویە لەسەر ئەو خاکە قازانجی کردیە کەوا بەروبوومی ئەو خاکەی وەرگرتیە پێویستە هەر لەو خاکەش سەرفیکاتەوە زەکاتک نابێ نەقلیکا بۆ شوێنێک هەتا عولەما فەرمیانە ئەلەو ئاواییە گوندێکە شارێکە ناحیەیەکە دەوڵەمەندێکی لێیە مەفروزە تا فەقیری ئەو شوێنە هەبێ نابێ نەقلیکا لە بۆ شارێکی کەش لەبەرەوە لێرە دەسمایە و قازانجەکەی وەرگرتیە پێویستە هەر لێرەش سەرفیکاتەوە زەکاتک لۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ زەکات سەدەقات ئەگەر بە کەسانی نزیکی خۆت بوو دوو خێری هەیە خێرێک زەکاتەکەیە خێرێک سیلە ڕەحمە یعنی مەسەلەن کابرایەکی خۆشناو بیدا بە خۆشناوەکانی دەوروبەری خۆی سورچیەک بیدا بە سورچیەکان یعنی ئەوها هەر کەسە و فەقیری خۆی تێرکە گەڕەکی خۆی ئەوەی لۆ ئەوەی ئەو کەسە ینی هەم محبوب دەبێ خۆشەویست دەبێ دەوڵەمەندێکە هەڵکەوتیە لە شەقلاوە بۆ نمونە با بیدا بە فەقیرەکانی شەقلاوەی لۆی بڵێن کاکە ئەو دەوڵەمەندە لە شەقلاوە سەرمای بەدەستینایە بابیداتەوە فەقیرەکانی شەقلاو مامۆستا بۆ نمونە ئێستا کورد هەر بە تەبیعەتەوە میهرەبانە و زۆر دەستی یارمەتی هەیە کوردانی ئێرە کۆ بنەوە چەند دەوڵەمەنێک پارە بۆ کوردانی ڕۆژاوانێرن یان بوومەلەرزە لە شارێکی ڕۆژهەڵاتی داوە بۆ ئەوەی ئێنێرن ئەوەی تر بە سەدەقە حسابە بە زەکات حساب ناوێت ئەگەر بە زەکات نیەتی بۆ بێنن وەک فەرمووت نابێ ئەوە پێی دەگوترێ حاڵەی تەواری ئەنی وەکو بڵێن ناکاوی حاڵەی ناکاوی دروستە حاڵەی ناکاوی هەتا پێشخستنی زەکاتی لە بۆ دروستە بۆ نمونە لە مانجی ڕەمەزان عادەتەن زەکات دەدرێت بەڵام دوو مانگ پێش وەختە حاڵەتێکی تەواری ناکاوی دێتە پێش ئینجا وەکو کۆی گشتی بێ شارێک بوومە لەرزە لێ دەدا یان خزمێکی عملیاتی پێویستە ئێستا ئەو پارەی دەوێت ئەگەر عملیاتەکەی نەکە ئێستا حاڵەتی لە خەتەرە چ ڕابوەستێت تا ڕەمەزانی و زەکاتی پێ دەدەیت ئەو وەختە شەرع
ئەوی ئەسبەقیەدانە ینی لە پێشترە زووتر زەکاتەکەی دەفعەکە خێری زیاترە لەوەی کە ڕاوەتی تا ڕەمەزان لۆی ئەو حاڵەتی جەنابەت باس کرد ئەگەر حاڵەتەکە ناکاوی بوو لە وڵاتی خۆشت ئەو پێویستی و احتاجیە نەبوو لەوێش پێویستێکە زیاتر بوو بەڵێ نەقلەکەی خێری زیاترە و کێشەیەکی مرۆیی گەورە هەبوو بەڵێ ئەو وەختە زەکاتەکە خێری زیاترە نەکرد لە سەری لا دەچێت خێریشی زیاتر دەبێت باشە مامۆستا ئەزیز ڕخوتنی دەکەم فەلسەفە زەکۆتە ڕەنگە گەلک مۆزم بگرێت دوای ئاینی ئیسلامی بوو نمونە خو ملەتت بەرهینگێ پێغەمبەرێت بوو چوین سەڵاف لەسەر هەمیاو بن کتابێت مقدس جی بوش لای خودێ vەیت بوو چوین نوێشکردنجی ڕەنگە بوانە هەبێت بەس بجوورێکێتی نەشوێ نوێژەکو ئەم نوعیەتەکەی جیاب زەکات ئەس هزرە خوتی دەکەم نزانم ئاینێ دیدا هەیە یانژی ئەف زەکاتە ئەف ناوە بەس گرێدای ئاینی ئیسلامیە لە ئەسڵدا هەموو عیبادەتەکان کە دانرایە لە دووشتە یەکیان پەیوەندی نێوان بەندە و ئەڵڵا تەعالا خۆشکە ئەوی دیکەیان نێوانی بەندەکان خۆشکە زەکات لە ئەسڵدا لە ئەوەی دووەمیانە لەوەی نێوانی بەندە و بەندەکان خۆشکە لە ئەوەی ئەو عیلاقات و پەیوەندی و سیلەیە بەقوتکە ئەو گەڕەکە ئەو شارە ئەو میلەتە هەمووی تێکڕە محەبەتیان لۆ پێیابی ئێستا سیستەمەکانی تر سیستەمی ئابووری بۆ نمونە سیستەمێک هەیە بەس لایانی سەرمایهداری پشتگیری دەکە سەرمایهداری بەهێز دەکا و چینی بورجواز بەرەو پێش دەڕۆ فەقیرەکە خراپتر دەبێت چینێک سیستەمێکەکەمان هەیە هەر ئێتمان بە فەقیر و هەژار و کە ئەنەما بەس فەقیر و هەژار دەولا دەوڵەمەندەکان نە سیستەمی ئابووری ئیسلامی هەردووچیان دەیەوێ لێکیان نزیک کاتەوە لە فەرمێ دەوڵەمەندەکان هاوکاری هەژارەکان بکەن لۆی هەژارەکان حەسوودی و ئێرەی بە دەوڵەمەندەکان نەبن دەوڵەمەندەکان ئەوەندە فیز و تەکەبر لەسەر فەقیرەکان نەکەن هەردوو لە یەکتریان خۆش بێ محەبەتێک بڵاو بیتەوە بەهۆی ئەو عیبادەتە داراییە چونکە عیبادەتی جەستەیمان هەیە وەکو نوێژ عیبادەتی زمانمان هەیە وەکو زیکر عیبادەتی دڵمان هەیە وەکو ئیمان و تەواضع عیبادەتی پارەشمان هەیە سەروەت و سامان ئەوە ئەو زەکاتێ بێگومان لە پێش ئیسلام و لە ئاینەکانی تر و لە هەموو پێغەمبەرانی پێش ئێستا سەلامی خۆیان لێبێ هەمویان شێوازی خۆیان هەبووە بەڵام زەکات هەر هەبووە بەڵام شێوازی خۆیان تایبەت وەکو ڕۆژوو هەبووە نوێژ هەبووە بەڵێ زەکاتیش هەبووە مامۆستا هەر مادەم لە چارچەوەی زەکاتان زەکاتی فتری شەرەچێتە ئەو بازنەیەوە جا بۆ خانمێک کە دووگیانە مناڵەکەی جەنینەکەی زەکاتی فتری ئەکەوێتە سەر ئەبێ بۆی بدرێت ئەگەر هاتوو لە ئەسنای ڕەمەزاندا ئەو کۆرپەڵەی لە ژیاندا بوو لە سشی ئەو ئافرەتە تا ئاخر ڕۆژی مانجی ڕەمەزان ڕۆژی بەسەردا ئاوا بوو هێشتا هەرما بوو لایەزار ئەوە بەڵێ دەبێت ئەوە سەرفیترەی لە بۆ بدات باشە مامۆستا کابراایەکی هەی وەکی تو بێژی بازرگانە تاجرە پارێخۆ هەر گۆڕینت یانت بۆرسێ دابەتیانژی فروتن و کڕینە پارچێت زەوی یابەتیانژی هەر تشتێک بێت نزانم مەسەن ئەوە ساڵێک سەردا چوویە سەردا نەچوویە وی وەختی ئەو بازرگان ئەو تاجر چاوە زەکات خۆ بدێت زەکاتی کەسی بازرگان پارە و پول و سەروەتەکەی کە خستە دە بازار کڕین و فرۆشتن و بەعمەلەی پێ دەکات ساڵی یەک جار تەخمین و جەردی هەموو ماڵەکەی خۆی دەکات چەندی حازرە کۆ چەندەی لە قەرزدایە ئەوەی کۆ دەکاتەوە و چەند ئەو قەرزاری بازارە لی دەردەکات سافیەکەی دەمێنێتەوە زەکات لەوە دەدا ینی ناپرسێ هەندێک پارەی لەوانەیە دەفتەرێکی 2 مانگ پێش ئێستا کات بێتە دەست لە قازانج 50 وەرەقات 3 مانگ پێش ئێستا ئەوان نابێ بڵێ ئەویان 12 مانگی بەسەردا نەچووە ئەوەیە بەسەری داچووە نە کۆی گشتیەکەی ئەلەو مانجی ڕەمەزانە هەموو ماڵەکەی کۆ دەکاتەوە زائیدەن چەندی قەرد هەیە زائیدەن ناقسەن چەند قەرداری خەڵک باشە یعنی مە بەستاتە ئەوە قەردار پۆرەوی قەرەل دەف خەلکی ویژی حساب کرد بەڵێ مەسەن ئەمن دەفتەرەکە هەی بەڵێ بەس ئەو دەفتەرە نەدەستێ مدوە منێ قەردوە خەلکی بەڵێ بێت ئەس زەکات لوێژی بدەم اینجا قەرز دەبێتە دوو بەش قەرزی حەسەنەمان هەیە قەرزی بە قازانجمان هەیە ینی ئەمن دەفتەرێکم دایتە برادێکم لەبەرەوەی خانوو دەکا پارەی لێ بڕایە وەکو هاوکاری دەفتەرێکم دایتێ کەینێ هەت بوو بمدەوە حەسەنەیە ئەوە نا ئەوە قەرزی حەسەنەیە چونکە فەلسفەی زەکات قازانجە من ئەو دەفتەرە قازانجم لێ نەکردووە لەوانەیە 10 ساڵی کە بمداتەوە من هەر ساڵی 2 وەرەقە و نیو لێ بدەم ینی پارەکە خلاص دەبێت نە ئەوە نا قەرزی بە قازانج ئەم سیارەیەکم هەبوو بە 3 دەفتەر فرۆشتیتم بە 4 دەفتەر بە مدەی ساڵێک ئەو قەرزە زەکاتی لێ دەکەوێت اینجا ئەو قەرزە زایدەن هەندێک قەرز هەیە وەکو بڵێ قەرزی فەوتایە
حسابی بوونی لۆ ناکری کابرا نایداتەوە کە نایداتەوە قفڵ بوو ئەو قەرزە ئەگەر بێت و 15 ساڵی کە نەیداتەوە ئەو قەرزە هەموو ساڵ زەکاتی لێ بدایانی خلاص دەبێت ئەو قەرزەش ئەو قەرزەش کە قفڵ بووە نایداتەوە لەبەرەوە تەنها ئەو قەرزانەی کە ئومێد مایە وەری دەگرێتەوە و قەرزی بە قازاندیش یعنی ئەگەر ئومێدیشی هەبێ بۆ نمونە پارەی لە شوێنێکە بۆ معاملە دایناوە معاملەی پێکرا بەڵام ئێستا نەتیجەکەی دەرنەکەوتە بۆ نمونە ساڵێتر قازانجەکەیەکات ئەمە بێت ئێستا زەکاتی لێ بدات هەر دەبێت زەکاتی لێ بدە ئەوەیان چونکە ئەوە جگەلەوەی ئومێدی هەیە پارەکە بەردەستە بەس قازانجەکەی بەردەست نییە ئەوە دەبێت لێ بدات بڵ باشە ماڵسە نەوزاد ئەگەر کەسێک 4 ساڵە زەکاتی نەداوە ئەم ساڵ تۆباکات و چۆنڵێ 4 ساڵە تێپەڕانوە حکمی ئەو 4 ساڵی کە تێپەڕیوە چییە ئەبێ بیداتی ئەو 4 ساڵە یان هەر ئەم ساڵ فرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ الئیسلام یجب ما قبله ئیسلامەتی کەسێک کە هاتە ناو دایرەی ئیسلامەتی ئیدی دوای خۆی هەموو دەسڕێتەوە هەرچی بوو بێ لەبەرەوە مادام ئەو زەکاتی کاتی خۆی نەداوە باوەڕی پێ نەبووە یان هەر التیزامی بەدین نەکردیە ئەو ساڵێک کە دەست پێ دەکە ئەو ساڵە دەیدە ئەوانی تێر ڕۆیشتێ ڕابردووە گەلە جڕۆنەکە مەسەلەن کۆبراکە هەیدێ شوقەی دەکڕی بەس قستی لەسەرە دەرێ ئەوەی دەکڕم ئەگەر ویستم دەفرۆشم ئەگەر نە قستەکانی دەدەم دوای بەخۆم دەسمەناوێ لەو کاتە چ بکە یعنی دەبی زەکاتی ئەو شوقەی بدە چکە جارێ نیەتی نازانی باش ئەگەر قازانجی هاتە سەرێ لێ دەفرۆشم ئەگەریش قازانجی لەسەر نەبوو لە خۆم هەڵدەکردم بەخۆم دەسمەناوێ ڕاست ئەوە لە ئەوڵەوە نیەتی ئەوەیە ئەگەر قازانج بێ دەفرۆشی کەوا بوو ئەگەر قازانج بوو دەفرۆشی ینی هەنیەتەکەی تیجاریە بەڵام ئەگەر قازانجی نەبوو نافرۆشی لە ئەوڵەوە نیەتەکەی بازرگانی و بە قازانجە فەلسەفەی زەکاتیش گوتمان قازانجە کەوا بوو پێویستە بیدات ئەوڵ نیەتی قازانج ڕۆشە مامۆستا خۆل دەستپێکی مەوەشەمی گرنگتر بە حەسکتە بەسە 7 ملیۆنۆ کرد نوکە ئەم بزۆنین کۆ یانێ شوان 7 ملیۆنۆ چەندی بدە زەکاتی نسبەی زەکات لە هەر ملیۆنێک دینار 25,000 لە هەر دەفتەرێک دۆلار 2 وەرقە و نیو ئەو نسبەیە ناگۆڕێت پێ دەگوترێت 102.5 لە هەر شتێک 102.5 زەکاتی هەیە اینجا ئەو مولکە ئەو سەروەتە بە چ تەخمین بکەی بە دۆلار بی بە یۆرۆبی بە تومەنبی بە هەرچی بی 102.5 دەبێتە زەکات مامۆستا من دیسانەوە گەڕێمەوە سەر زەکاتی فتر کەسێک ئەم مانگە سەفەری کردووە لەگەڵ خانەوادەکەی نییە ژن و ماڵ و مناڵەکەی لە ماڵی باوانی خێزانەکەی چۆن ئەو زەکاتی فترادرێت کەسەکە ئەیدات خێزانەکە لە ماڵی باوکی خێزانەکە ئەیدات لە شەرعدا ئەفەرمێ زەکاتی سەرفیترە لەسەر ڕەب الئوسرە واجبە ئەوەی کە عایلەکە بەڕێوە دەبە سەرۆکی عایلە دەبێ ئەو بیدا ئەوانەی کە نەفەقی لە ژێر دەستینە مەسەلەن کوڕیتی کچیتی بووچیتی هەر کەسێک کە لەبەر دەستیدایە لازمە ئەو زەکاتەکە سەرفیتریان بدە بەڵام ئەگەر کەسێکی کە خۆبەخش هات وتی ئەمن زەکاتی سەرفیتری ئەو عایلێ دەدەم ئەگەر ئەوان ڕێیان پێدا دروستە ئەگەر ڕێیان پێدەدا دروست نییە ئەگەر چی ئەوەی باس کرد وتە لە سەفەرە عایلەکەی لە ماڵی بابیشی بی بەڵام هەر لەسەر ئەو سەرۆک عایلێ واجبە زەکاتی سەرفیترەکە بدات ئەوەی کە باست کردت یەکێک دێت بە خۆبەخش ئەیدات بۆچی ئەم ماڵە بە چ عنوانە بیدات کە کەم دەرامەدن یان هەر بە هیچ ئەوەیە ئەتا دەوڵەمەندش بی دڵێ عایدی من بێ وەکو ئەوە وایە ینی هەدیەیەک وەکو خەڵاتێک بڵێ کاکە سەرفیتری ئێوە عایدی من ینی جایزە دروستە لەبەر فەقیریش نەبێ بەڵێ شەرع ڕێی پێداوە دروست ئیسلامێدا بەحسێ کری هەکە ژنێک زێر و زینەت هەبێت بوجانیە بکار بینێت زەکا سەر ناکات بەس ژنکەکە هەی زێڕێ هەی و زێدەژیە هەی یعنی زێدە شوێک و ئەوە بکار بینێت بوجانیە گەلەکێن بکارینێت ڕاست بشت هەر منێک کڕی بلا هەبێت هەر جارەمە مەحتاج بێ ئەز دەفرۆشم وی وەختی سەرپێتڤە زەکاتێ بدەت هەر ساڵ یانژی سەر ناکەوێت یانژی چەندێ سەرکەوێت یعنی چەند زێر زێدەتر بێت ڕاست خۆی لە دەستەواژەی فەرمودەدا زێر بە دوو دەستەواژە هاتیە زارێک بە ذەهەب زارێک بە حولی ذەهەب یعنی قالبی زێڕی ئەوەی کە معاملەی پێدەکرێت زێڕی وەکو لە باتی دراو بەکاردێت زارێک کە بە حولی بەکاراتی حولی ینی زێری بەخۆوەکردنی ژنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لا زەکاتە فی حولی المباح زەکات بە مطلقی لە زێری بەخۆوەکردنی ژناندا نییە ئەو حولی مباح چیە یعنی حولی المباح اینجا لەوێ لەبە کەلیمەی مباحەکە فەرمیانەت دەبێ ئەندازەیەک دابنێ یعنی چ
مثلەن ئەگەر خێزانی مدیر عامێکە خێزانە مدیر عامەکان چەندیان هەیە ئەویش ئەوەن دەبێت خێزانی کرێکارێکە چەندی هەیە خێزانە کرێکارەکان ئەوەن یان لەگەڵ خوشکەکان و دەستە خوشکەکانی مقارنە دەکرێت ئەگەر لەوە زیاتر بوو ئەوەندەی زەکات لێ نادە لەوە زیاتری زەکات لێ ینی ئەوەی هەیە قایشی هەیە و نازانم کەمەر و ئەوە زیادە ئەوە نیەتیش دەور دەبینێ نیەت ئایا ئەو زێڕەی کڕیە لە بۆ بەخۆوەکردن و خۆ جوانکردن یان لە بۆ ئەوەی پارەی پێدەگری جا هەر مامۆستا لێرەیە ئەو پرسیارێک دروستە بێ هەندێکەیە لەبەری ئەکات بۆ نمونە لە ساڵەکە دوو جار ئەیکات بە خۆیەوە چێ بۆ ئاهەنگێک بۆ شوێنێک هەفلەیەک شوێنێکە چێت سێ جار لەبەری ئەکات بەڵام هەر نیەتیشی بۆ قازانجکردنە کە کڕیوێتی دوای بیفرۆشێتەوە ئەوە دیسان حلی حساب ئەو وەکو ئەو وایە گەنجێک دەفتەرێکی هەیە سیارێک دەکری لۆ بنە خۆی هاتوچۆی کولیەی پێ دەکات بەڵام ئێوارانش دەسە مەعرەزی قازانجی بدەنێ دەفرۆشتی ئەوە زەکاتی لێ دەچی نیەتەکە دەور دەبینی ئەگەر بە نیەتی قازانج کڕیتی و بەڵام بەخۆشی وە دەکا ئەوە دەبێت زەکاتی لێ بدە بەڵام ئەگەر بۆ ڕازانەوە و خۆجوانکردن خۆی کڕیتی زەکاتی لێ ناکەوی بە مەرجەک زیادە ڕۆیی تێدا نەبێ مثلەن ئەو کەسە لە کۆمەلگای ئێمەدا ئاستی کۆمەڵایەتی ئەو کەسەی 50 مسقالی هەیە کەچی ئەو 150 مسقالی هەیە ئەوە نابێ لەو 50 مسقالە زەکات نادا بەڵام لەوە زیاتر دەبێت زەکاتی بدە زاری واشەیە بەس پارەی پێ ڕادەگری مثلەن قورعەیەکی لە بۆ دەرچووە چل وەرەقەی هەیە کەڵێ با بە زێڕی بدەم دوای دەفەوتی زێڕەکەی لە ماڵی دادنی ئەو جارە چاوەڕژ دەکا هەردەمەک زەر گرام بۆ دەیفرۆشتەوە ئەوە لازمە زەکاتی لێ بدات بۆ شما مستە بەحسێک کوڕۆ کرد یعنی حتا کچۆژی بوون نمونە موازفەیە پارەی وەرگرت بخۆ پارەی دانوە سەرک نیەتە هەی بخۆ شقەکێ بکرێت یان نیەتە هەی بخۆ سوارەکێ بکرێت و ساڵ زەڤری ساڵی و هەرێ پارە لێک دێت کوڕە نەژن ئینە و کچە شی نەکردیە یەت ماڵە بۆ بخودا حتى كنجي بوانا درست زكاتين هذا شوي باري النياتو هاي تشتكي بخوب كرد دون تسرق دو دينار هر باريك 12 مانجي بسر دا سورة رجي جيش تحف مليون بسروا لازم زكاتي اللي بدات يعني حقي بونية حقي لا حتى الزكاة واجبة لمالي او كسا نقل شخصك يعني الزكاة لباري من دالك واجبة ونو من دالك 82 سالانه بابي مرديه لتقسيمي براده او شش دفتري ببركوتيه ئەو شش دەفتەرە کە ساڵی بەسەر داسوڕە ناپرسی ئەوە منداڵە خۆ نوێژی لەسەر واجب نییە ڕۆژی لەسەر واجب نییە بەڵام زەکات پەیوەندی بە ماڵی کەسەکەەوە هەیە ئەو جار هەتا ینی کەسێکی نەخۆشی نەفسی و دەرونی و ئەوەی کە لە مجتەمەعی پێ دەڵێن شێت ملکی هەبێ هەر زەکات دەوی بدات لۆی زەکات پەیوەندی هەتا بەوەش وە نییە کابرا دەڵێ ئەو پارەیەم گرتێ لە ئەوەی خانووی پێ بکڕ لۆی ژنی پێبینم لۆی سیارێک پێ بکڕ هەر پارەیەک 7 ملیۆن بە زیادەوە بوو ساڵی بەسەر داسوڕە لازمە زەکاتەکەی لێ بدەن باشە مامۆستا بێجگە لە زێڕ و زیو کە ناوی هاتووە ئەمانە مەعادنن معدەنی تریش زەکاتی لەسرە یاخود بەردەگران بەهاکان بۆ نمونە هەنێک کەس ئێستا بۆ ملوانکە و شت بەکاری هێنێت زمڕدە و عەقیقە و لەو بابەتانە بەردەگران بەهاکان چی ئەمانش خۆی ذهب و فضة لە قورئانی هاتیە ناویان ڕەمزی شتە گران بەهاکان ینی دایما لە شعر و لە هۆنرا و لە چیرۆک و بەسەرهاتیش دەڵێن زێر و زیو شتەکانی کە ناگوتری ئەوانە وەکو بڵێ نوێنەری شتە گران بەهاکانن بەڵام هەر شتێک لە ئاستی ئەوان گران بەهابێ هەمووی زەکاتی لێ هەیە بڵێ چونکە دەچێتە بابی کەلوپەلی بازرگانی ئەویش کڕین و فرۆشتنی پێ دەکرێت بەڵام کەنزمان هەیە کەنز ئەو مەعادنە گران بەهایانەی لە پڕێک پەیدا دەبن مەسەڵەن کابرایەک دەڕوا لە شوێنێک شتێک دەبینیتەوە کوپەیەک نازانم ئەوە ئەو شتە گران بەها زەکاتی ئەوە جیاواز زەکاتی ئەوە پێنجیەکە ینی 120 زەکاتی کولی ماڵک 102 وە بەڵام هی ئەوەیان پێنجیەک ینی دەیکا بە 5 بەشێکی دەبێت بیکاتە زەکات چونکە ئەویان پێ و ماندوو نەبووە دەستکەوتێکە لە پڕێک هاتیە دەبێت زۆر زیاتر بدا 120 دەبێت زەکات بدا کەواتە باسی دەستکەوتێکت کرد لە پڕ هاتەوە وەرەسەی بۆ هاتووە وەرەسەی بۆ ماوەتەوە لە باوانەوە بەشێکی ئێستا ئەو بڕە 7 ملیۆنەکە زۆر زیاتریشی تایە ئەبێ لەوە زەکات بدە ئەوەی کە گوتم پەیوەندی بە ئەوە نییە وەکو سیلێ ڕەحم و هیچ پەیوەندیەکە لە پڕێک لێ لە دەرەوەی بازنەی ئەو عایلێ بەڵام میرات وەرەسە داخلی ئەو بازنەیە پەیوەندی بە ئەوە هەیە بابی ئەو پارەی پەیدا کردیە ئەو عایلە بە تێکڕا مڵکەکەی هەمووانە ئەویان نا ئەویان هەر 102 و ئەگەر وەریگرت و ساڵی بەسەردا سوڕاوە هەر وەریگرت و یەکسەر زەکاتی لێ نادا هەموو ماڵ و سەروەت و سامان و پارە و دارایی پەیوەندی بە سوڕانەوەی ساڵ هەیە ئیلا دەغڵ و دان نەبێ گەنم و جۆ ئەوانە قورئان دەفەرمێ وآتوا حقه يوم حصاده ڕۆژی دروێنەی دەدات جاری وا هەیە زەویەکە
ساڵی 2000 گەرمی دەچێنی و بەرهەمی دێ دەبێت ساڵی 2000 زەکات بدات. باشە مامۆستا کابراک وەفات کرد ئەمرێ خودێت کرد پارێوی وێت بێتە تەقسیمکردن سەر ئایالێوی یانێ وەرەسەیە و ئیدی کارێکی چەند بەش دەگاتێ و ئایالێوی نزانم باشە زەکات هاتیە دان ئانە وی وەختی چ بکەن دابەشکن پارێ سەرخۆ وی ماڵ و سەروەتێ بابەخۆ یان ژید وێت پارێ زەکاتش ماڵەوی بین نەدەر پشت هینگە تەقسیمکن میراسی جاری وا هەیە لە تەقسیمی میرات ئەگەر کاتەکەی بەسەر چوو بێ زەکاتی لێ نەدرابێ لازمە ئەوانە زەکاتی لێ بدەن چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ کاتێک کە کەسێک مرد ئەو تەریکەیە ئەو پاشماوەی لە دوای بەجی دەمێنێ یەکەم شت دەبێ قەرزی لێ بدرێتەوە دووەم شت وەسیە سێم شت کولفەی دفن و کفن و ناشتن و ئەوانە چوارەم شت تەقسیمی وەرەسەیە بابوو یەکەم شت دەبێ بڕوا قەرزی بداتەوە ئینجا قەرزی شخصە یان قەرزی شەرعە هەردوو قەرزەکانی دەبێت لێ دەرکە پاشان ئەو ماڵەی کە ماوە دەبێت تەقسیمی کاتەوە زعیک باشە کابراایکە دی هەی دێ زەکاتە خۆ تەخیر کرد برم دەبێت ئەس ئەف ساڵە نادم ئەز بچەکی هیلم مثلا بۆنمونە ساڵێکوادی هەردوو زەکاتە پێک بە دەلێدم بۆنمونە تشتێکی گەلێک باش دەبوو هەندە فەقیرە چێکم شقەکێ ئەگەر لە بەرژەوەندی زەکات پێدراوەکان بێ نەک دروستە زۆریش باشە ئێستا هەمە بخۆم پرۆژەیەکی ئەوام لە بەردەستا بوو پار نزیکەی 3 دەفتەر و نیو بوو کابراایەکی نایوتم کاکە ڕاوەستی ئەو 3 دەفتەر و نیوە دەتوانین ساڵێکی کە لەو شوێنانەی کە خانووی بێتاپۆن هەرزانن دەتوانین لەگەڵ زەکاتی ساڵی داهاتوشتان پێکەوە لێک دەدەینەوە 3 خانووی پێدێ ئێستا الحەمدولله هی پارمان هەڵگرت بوو ئەو شارەکەش هەر لەبەر دەستی خۆم بوو هەر ئەم شەو تقریبا ینی 3 خانومان پێکڕیە 3 فەقیر ئیسفادە لێ دەکەن باشترە لەوەی کە بە شتێکی کەمی بدەیت ئەسلی زەکات لۆ ئەوەیە ئینقازی بەشەر بکەیت ئینقازی بەشەر ئەو بەشەرە ژنی نەهێناوە شووی نەکردیە پێویستی بە کولفەیەەکە یان هیچ کاسبیەکی نییە دوکانێکی لە بۆ دانەی تەکسیەکی لە بۆ بکڕی یان ئەوە تا عملیاتێکی پێویستە ڕزگاری کە لەو نەخۆشیە یان کرێتیە بێخانووە دوسێ دەوڵەمەند بێکەوە کۆ ببنەوە خانوویەکی لە بۆ پەیداکەن لە کرێتی ڕزگاریکەن ئەسلی زەکات لە بۆ ئەوەیە بەداخەوە زۆر جار دەوڵەمەندەکان دەبینم زەکات دەکەنە ئاردی ناو دڕچی زان ئاردی ناو دڕچی چییە ئاردکە لە ناو دڕچی ڕژاخر ناوی استفادەینێ ینی جاری وایە کابرا 20 میلیۆنی زەکات ئەو 20 میلیۆنی دەکاتە 50,000 بەوی دەدا ئەو 50,000 یەک زەمە دەخڕێ دەڕوە کەوا بوو پاش هەفتەی داهاتوو ئەوە دیسان فەقیر دەبتەوە چکە 50,000 با یەک هەفتەی کەوا بوو ئەتوو دەبی ڕزگاریکەی ئەو کەسە جارێکی کە نێتەوە سەر باسی زەکات ئەنی ئینقازیکەی کاسبی نییە بڕۆ تەکسیەکی لە بۆ بکڕا بڕۆ دوکانێکی لە بۆ دانێ مەشروعی گچکە بزانە وەستای مۆبایل لە بۆ نمونە گەنجێکیان هەیە لەو ماڵە یەتیمە گەنجێکە وەرە فێری دەورەیەکی دوورمانی کە و مەچینەیەکی لە بۆ بکڕە و وەشەیەکی لە بۆ دانێ یعنی ئەسلی زەکات لۆ ڕزگارکردنە باشە مامۆستا جائزە ئەبێت ڕێپێدراوە زەکات بۆ دروستکردنی مزگەوت لە پارەی زەکات مزگەوتی پێ دروست بکرێت یاخود خوێندنگایەکی یاکود داینگەیەک لە گەڕاکێک لە مانتیقەیە دروست بکرێت ئەسلی زەکات لە بۆ مرۆڤە لە بۆ بەرژەوەندی مرۆڤەکەیە حەدیسەکە فەرمووی تؤخذ من أغنيائهم وترد إلى فقرائهم لە دەوڵەمەندەکان دەستێنرێ ئینجا لەو حەدیسە شتێکی کەش وەردەگیرێ نابێ دەوڵەمەند بەخۆی زەکات بدا نا مجتەمەعی دەوڵەمەند بەخۆی زەکات دەدا ئەوە نابێ دەوڵەمەند دەبێ زەکاتەکەی لێ وەربگیرێ ئەجا دوایی ئەو کەسە بیداتەوە بۆ فەقیرە بەیت المال کاتی خۆی وەزارەت هەبووە تایبەت بە کۆکردنەوەی زەکات و دوای ڕەتکردنەوەی لە بۆ فەقیر و هەژاران لۆی ئەسڵ زەکات لە بۆ پرسیارەکەی جەنابەت نابێ لە بۆ مزگەوت و مەکتەب و بیر لێدان و ئەو شتانە لەبەرەوە ئەوە مڵکی عامە بەڵام زەکات دەبێت لە بۆ مڵکی شەخص سەرف کرد ئەو شخصی پێ ڕزگار کرد سەدەقاتی دیکە هەیە لە بۆ دروستکردنی مزگەوت و بیر و ئەو شتانە بەشەما مستەخون و کە باجا هەی زەندی کۆبرەك بێژێت حکومەت باجەش موەردگرت یعنی پارێ من کا چەندە هەندەش سەدەی دش شوڵە من ئین نەدەرێ ڕاست ئەvە دەبێت دویا بە زەکات حساب بێت وسا درستە یۆنژی مطلقا چێنەوە آخر ئەگەر ئەو واریداتی زەریبە و باجا بڕوا لە بۆ هەژاران دەکەوێتە بەربابی زەکات بەڵام ناڕاتەوە دەڕاتەوە لە بۆ خەزانەی حکومەت لە مەشاریع سەرفی دەکاتەوە لە نەتیجە نایەتەوە بەردەستی فەقیر
لۆیە نەخر باز بەبەر زەکات ناکەوێت ئێستا یەک لە زەرەری بازرگانەکانمان ئەوەیە کە مسلمانە هەم دەبێ باز بدا هەم دەبێت زەکاتیش بدە خۆی ئەگەر لە ئەسڵدا بڵێن سیستەمی ئابووری ئیسلامی بێ دەبێ ئەو دەوڵەمەندە کە مڵکی هەیە کە عیمارەی هەیە کە هەرچی هەیە کە بێ زەردی ئەو ماڵی خۆی بک ساڵانە لەسەر ڕێژەی 102.5 و لێی وەربگیرێ و بدرێتەوە بە هەژارانی ئەو میلەتی خۆ ئەوە باشترە بەڵام کە ئێستا ئەوە نییە بە ناچاری بازیش دەدا و زەکاتیش دەدا زەکاتەکە وەکو دینداری دەیدا ئەوی دیکەش وەکو واجبی نیشتیمانی دەیدا باشە مامۆستا لە سەرەتاکان پرسیارێکم کرد کە ئەگەر کەسێک لە دەرەوە بێت دەوڵەمەند بێ بەڵام مڵک و ماڵی لێرە بێت ئەینجا بە پێچەوانەوە هەموو سەروەتەکەی لە دەرەوە خۆشی لە دەرەوە بنەماڵەوە عایلی لە دەرەوە بەڵام لەو وڵاتە فەقیر و فوقەرایەکی وانە خەڵکێکی هەژاری وانە دروستە زەکاتەکەی لەوێەوە بۆ وڵاتێ بنێرێت کە خەڵکێکی هەژاری تێدا یان بۆ کەسێکی هەژار دروستە نەک دروستە بەڵکو دروستە لە بۆ غەیرە مسلمانیش زەکات پێشەوە عومەری کوڕی عەبدولعەزیز ناوبانگە بە خەلیفەی پێنجەمی ئیسلام لە سەردەمی ئەودا ماڵ و سەروەت و سامانەکان زۆر بوون زەکاتەکان کۆ دەکرانەوە لە بەیت المال سرف دەکران لە بۆ هەژاران تا خەبەری لە بۆ هات راپۆرت هاتەوە هەژارمان نەما فەرمووی هەرچی گەنجی ئەو وڵاتەیە ناونووسی کە نژنی لە بۆ بینن بۆ پارەی ئەو زەکات وتیان ئەوەشمان کرد وتیان ماڵیان لە بۆ دانێن وتیان ئەوەشمان کرد ینی وای لە هات پارەکە و ماڵەکە هەند زۆر بوو ئەخیرەن گوتیان کاکە لە میلەتی لە مەملەکەتی مسلمانان نییە هەژار نەمایە دەیگوتی نەقلیکەن لە بۆ مەملەکەتی کافران ئەگەرچی کافرە بێ باوەڕە لەو پارەی زەکاتە بە ئەوش ئیستیفادە بکە بەڵێ دروست لەوێوە لە بۆ وڵاتێکیکە بنێری لێرەوە لە بۆ شارێکیکە مادام ئەو کۆمەلگای خۆی پێویستی پێنیە و کۆمەلگایەکیکە هەیە محتاجتر لەو باسی سەردەمی عومەر عەبدولعەزیزت کرد تەنانەت بۆ باڵندەکانیش تایبەتی کردبوو لەو بێت المال زەکات یعنی ئەکرێت بۆ غەیری مرۆڤ ئەگەر پێویست نەبوو بۆ غێری مرۆڤش ئەو پارێ سەرف مرۆڤ لێی زیاد بوو بەڵێ دروستە بەڵام تا مرۆڤ هەبێ مرۆڤ مقدسترە مقدرتر بەس دەڵێرێ پراوستێن تو بژی بۆ غەیری ئیسلامە یعنی مەواقفێ دیارکریدا بۆ غەیری ئیسلامەش چێت بەتیانژی زەکاتدان دوێژ بسڕمانی بۆ بسڕمانی بێت لە ئەسڵدا زەکاتی مسلمان لە بۆ مسلمانە بەڵام ئەگەر مسلمانەکە لەو مەملەکەتەی خۆیدا دراوسەیەکی کافرێکی هەبوو لەو گەڕەکەدا ئەو مسلمانە هەبوونە ئەوە زەکاتی پێ ناچی ئەوەش مستحق نییە چ بکە ئەو زەکاتە دروستە بیدا بۆ کافرە ئەبێ کافرەکە شەرتەوەی تیابێ کە نەدار و نەبوون بێت بەڵێ بە شەرتی فەقیری قورئان دەفەرمێ لە 8 صنفەکەی کە زەکات وەرگرن یەکیان مؤلفەتی قولوبهم یعنی ئەو کافرەی کە لەوانەیە بە ڕەوشتی جوانی مسلمانەکان بێ مسلمان بێ ئەتوو کە هاوکاری دەکەی تەعاونی دەکەی لەگەڵی باشی ئەو وەختە لەوانەیە دڵی بستە ئەوەی ئەویش با مسلمان بێ تەمام ئێکی هەی گەلە دەوڵەمەندە دوسێ سوارەیەتی تڕۆمبیلێت گران بها خانیە الفێری هەی خانیەکێ بوو نمونەیە وڵاتەکێدی هەی چوزانم دەوڵەمەندی هوسای هەی و بکارژیت ئینت بوو نمونە سەفەرێکێدی کرد بۆ ئیستانبول یعنی وەلەو گەلە جۆرە زەنگیت سۆڕەنگەت کێم ژیبن بەس ئیشەڵڵا یعنی تەماشاوانێت سۆژیمە هەبن دوێ حالەتیدا چ بکەت وان خانیاژی بکارتینت وان شقاژی بکارتینت و وان ساراژی بکارتینت بخۆ زەکات سەرکیشکی کەبت و سەرکیشکی ناکەبت لە شەرعدا چ سیارە یان خانوو وەکو مەسکەن مادام بەکاری دێنێ هی خۆیتی لە بۆ مەسلحەتی خۆی بەکاری دێنێ مادام مامەڵەی پێناکە بازرگانی کڕین و فرۆشتنی پێناکە مادام بەکرەی نەدایە وەکو عیمارە و شقە و فندق و هۆتێلەکان ئەوە زەکاتی لێ نادێت حتا ئەگەر ساڵێ جارێکیش بستە ناوێ مادام بەکاری بێنێ یعنی مامۆستا ماوەی بەکارهێنانەکەی ئەبێت چەندێک زیاتر دیاری نەکرایە بەس مادام یعنی مادام کڕین و فرۆشتنی پێناکە مادام بەکرێشی نەداوە ئێکەوا بوو ئەو لەبەر بەکارهێنانی خۆی ئەو مڵکەی قفڵ کردیە هیچ ئیسفادەیەکی لە ناکە غەیری ئەوە نەبێ جارجارە بڕاتە ناوی زەکاتی لێ نادات نەخ باشە ئەو یەتاتی نەدیارکردنەوە قورئانە پیرۆزدا ئینەمە الصەدەقات للفقراء والمساکین حتى دمایکی باشە سەرکێ فەرزە یە فەقیر طبعا بچ داخوازە زەکاتێ بکەت و سەرکێژی چێ نابێت یعنی چاواتێ بەحەزکردن لەوەی تەڵەبی زەکات بکەین بەخۆی تەڵەب بکات بەخۆی تەڵەب بکات هەیە یان نابی لە ئەسڵدا لە شەرعدا زەکات دەبێ فەقیر لە ماڵەکەی خۆی دادانیشێ دەبێ ئەو دەوڵەمەندە زەکاتەکەی خۆی بەخۆی لە بۆی بە حتا دەڵێن شێوازی وەرگرتنی زەکات دەبێ دەوڵەمەندەکە ئەوها زەکاتەکەی لەسەر دەستی خۆی دانێ فەقیرەکە ئەوها بیبە
لەوەی دەستی فەقیرەکە بەرزتر بێ لە دەستی دەوڵەمەندەکە دەرونی نەشتێ یعنی نفسیەتی ئەو مرۆڤە نەشتێنی چی وڵا زەکاتی دایتە زۆر جارجێمان لێ بۆ لە زمانی زوو کابراکە زەکاتی دەدایە کەسێک لە دیوەخانان دەویست قسەی بکات دەیگوت زەکاتم دایەوەز بە قسەم مەکە یعنی شخصیەتی دەکوژی جاری وهەیە لە ناو خەڵک بە چاویدا دەداتەوە حتا قورئان ئەوە دەفەرمێ ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى من وأذايا هەموو جارە بڵێەوە ئەگەر لەبەر من نەبا فلان نەدەبووە خاوەنی خان و وڵا پێ ئەوە لۆیە قورئان ئەفەرمێ با شەرع ئەفەرمێ با دەوڵەمەندەکان فەقیرەکان هەر نەبینن ئەبێ کەسێتر لە بین کەسیتر لە بەیان بێ بەڵام کەسی ینی بەمتمانە بەس هەکەر ئەیکێ فەقیر بێت و کەسێ نزانێ زەنگیژی نەچوێ پارێ زەکاتی کرە دەستی داوەسە ئەوی بخۆ چه حالەتی دا حەقی هەندێ هەیە بچ تەڵەب بۆ زەکاتێش زەنگی ناکە ئەوە یەکەمیان لازمە دەوروبەرەکە ئەو خەمخۆریە ببن دراوسێ و جیران بزانن کاکە ئەو فەقیرە بسنە لای دەوڵەمەندەکان بڵێن ئێمە فەقیرێک دەناسین بەڵام بە ڕەوشتە و بە نەفس عیزەت نەفسی هەیە ئەوە دەوروبەرە ئەگەر دەوروبەرەکە هەر نەیانزانی دروستە ئەو خۆی ڕاستە و خۆ بەڵام بە دەوڵەمەند نەڕێ بە کەسێککە برێ بیکاتە واسیتە بڵێ ئەو دەوڵەمەندەی ئەگەر زەکاتی هەبوو ئەمن فەقیرم لە ئەسڵدا قورئان دەفەرمێ فەقیر بەڕاستی یعنی عەفیفە خۆپارێزە بە عیزەتە قەت ئەوەی کە دەستی پان کردەوە و ڕۆیشت و لە دەرگان و هەر بالمناسبە خەڵکی ما دادەفەرمووی کۆمەلگایەکین بە ڕەحمین دڵ نەرمین الحەمدلله و صفاتێکی باشە یعنی کاتی خۆی هەڵەبجەیەکان لە هەڵەبجە لەیان قەوما ئەلێرە ماشەڵای لێبی هەولێر هەمووی بەهانایەن لە هەر شوێنێک ماشەڵە يعني ملتي كرد ملتي شو دلنا بلا جاري وعي استغلالي او دل نرمي ما ذكري لما زقوتانا كابرا يقدي بانقواز دكا هرد السيتوا من فقير مودز بقريان دكا تمشاي دكا اون دباري لو كوبيت لا ترافيك لايتا كان لا بردرقاي خستخانه كان لا شوينك براسي اوانا خيريان بيناتي خيريان بيناتي ما دام ناي ناسي فقيره جناح دقاتي بيدي سوك سوال كردن صفاتي ناشرينا ئەتو کە داتێ یعنی ئەتو هاوکار بووی لەسەر ئەو سفاتە ناشری مامۆستا نەوزاد من کۆتا پرسیارەکەم بە کورتی و هیوادارم بە کورتیش وەڵام بدەیتەوە باست لەوە کرد کە ئەگەر فەقیرێک زەکاتی پێدرا دوای درایەوە بە چاویە زۆر جاریش هەبووە بینیومانە وەریان نەگرتۆ زەکات لەبەر خاتری ئەو دانە چاوە غروری قوبوڵی نەکردۆ زەکات وەربگرێت ئەو کەسە گوناهبارە ماڵ و مناڵەکەی خۆی لەو زەکاتە مەحرومەکات سەکەت زۆر جوانە چەندەی کەسێک زەکاتی پێ نەچێ وەریگرێ گونەحبارە ئەوەندەش ئەو کەسەی زەکاتی پێدەچێ و لە بە غروری نەفس وەری ناگرێ گونەحبار دەبێت چونکە مەحرومە لە دەرگای لە منداڵەکانی خۆی داخست لەبەر تەکەبوری نەفسی خۆی باوەری گرێ و جوێنەراتە قسەی خەڵکیش یەک قسە لە کۆتایی بیکەم مەسئلەی زەکاتی سەرفیترا کە 3000 دینار دانراوە ئەم ساڵەکە ئەوە ڕێژەی هەرە کەمە لە بۆ خەڵکی فەقیر لە بۆ ئەو کەسێک چووکە شەرع دەفەرمێ ژەمەنانێکی خۆت کاکە ژەمەنانێکی خۆم بۆ نمونە ئەمن لە بازار کە نیۆڕۆم بەسەر داهات دەچم مەسەلەن دووشیش کەباب دەخۆم بەڵام کەسێکی کە دەڕوا قۆزی شام دەخوا کەسێکی کە دەڕوا شتێکیکە دەخوا دەبێت لە ئەندازەی خۆمان بێ بەداخەوە من دەوڵەمەند دەبینم هەر 3000ەکەی دەدا ئەوە دەبی زیاتر بدا اینجا ئەوەی لە دەرەوەی وڵاتە نابێ فتوای کوردستان وەگرێ لەوێ فتوا دەدرێ ئایا ژەمەنانێک لە ئەڵمانیا لە فەڕەنسا چەندە زكاتي سرفيتري او كسا اويه جواز وإيش الله خدش ترازي بخد خراب الله زون ياري همي جهش من دا كز قلنا بار نبل سردان يا جينا دانا زكاه ما مستن وزاتي نفشه ميوان ما بين خدش راضي بدوباره يا خو بخير هاتي بار سر اربجي مال دەستپێکی سوڤان بەحسێ پێکڤژیۆنێ کرد یەک شوان ناوچێت و پێکڤژیۆنەکە گەلێک جۆن لێ هەبووە لێ تووشی کارەساتە بینە شنگال خوبیە شنگالێ ئەوەکی هەمیژی بۆ هەڕۆکتەر زۆنێک و نەبتنێ کوردن ئێزدی تێدا بووینە کوردن ئێز تێدا بووینە عەرەب تێدا بووینە مسلمان تێدا بووینە پێکڤژیۆنەکە گەلێک نمونە تێدا هەبووەش بەرفەیەکێژی یعنی گرێدای شنگالێ ئەو پێکڤژیۆن و دەربازبینە ڕەمەزانی ئەم بکەین و پشتی دەربەدەر و پەناوەر بین تایبەتیژی نزیکی 7 ساڵانە یعنی مسلمانên awareyên şingalê taybetî Remezana xut nava kempada yani bawekî gelek zehmet derbaskin lê her Remezana wekî xû taybetî jî keş hawekê taybet xwe çêtkin lê kempa çend mişk û taybetî jî awareyên rê li za xwe hejmareke cîranên musulman hene ku gel Kurdên êzî da jiyaneke gelek ciwan pêk ve derbaskin
پروژه جید بنو کارنت نوا کمپیش دا تایبتی جی روزانت خود در باز کن بر بانگ و شون خوجی به دیوان شنگالیان کرد مسلمان گل کردین ازدی شون رمضان گل بجوانی در باز کن ایوارن یک جروجن مها رمضان و افجی کم پاچه مشکویا آورین مسلمان و ازدین شنگالیه لزاخو مسلمانین کمپیجی دناوا بازار دا برهوین خوش بوی بربانگی دکن قال رمضان الحمد لله رمضان جيانا خوش تشي والحمد لله يعني رمضان باشا يعني بريفة تشي وقال ما جماعات ما يزيد الحمد لله عم جيراني ديكنا شيء مشكلة نينا وشيء قال نينا ام احترامها ما كان باحترامها ما كان او هوا ما كان دم نزیک جبربانگی و مالبات حاجی ایوب جی وکو یک جمالبات وی کمپی برهوین خو رای خستنا سفره خویا خوار ندکه پشتی جواربونه که دریش او دگل برو کسو کارن خواه کل هف کن بوینه روژی خودش کنن و نان دخون رمضان ده سبهد وقتی امراد بین ام تقریبا ساعت حدود 8 از بخفی ترم از چه محل فی تره حتی ام بیجین ساعت 12 ایکی دانه واری شغل نینا ام بطالت کن ام تینش بر حوایجید ماله او عزیمک هبه چونا جه کی به نصاغک هبه مشکل کا عائلیه هنک هبه ام پین مثلا مصالحه کی چیکین اف شغل مالنی في كامبيوتر رمضان ما بطريقتي هر جکوین دا اف روشتو تیتالن لحف کمبینه دمها رمضان دا لدف شنگالیان بربلاف بوینه رمضان ما شنگالی ام کشنگالی هاش کمادیتاش بری ویگاوی و حتی ویگاوی جی ام رمضان هر دو روزا سه روزا مالایکی کومد بن فتاره مال ام بيقرا فتره خد كين ام برسا حالي كين حالي ضعيف بمساعداويت كان ايكي دمروف جيك عاجز من جيك سلبوبان محاولة كان بيك بينن دوی کمپی دا هجمارا 2402 سرخیزان مسلمان و ازدین آورین شنگال پیک و ببرایانه دجینو ده همی هلکفت و بیرورین هفدوین آینی و نتوایی جدا بجدار دبن اسلام یوسف کردستان 24 زاخو بەڵێ بۆ پێی کە هەر لە شنگال و لۆ دەوروبەرە بووین با کەمێکیش هەر لەوێ بمێنینەوە جا بۆی کە لەوێ بمێنینەوە بێگومانە بێ پامنێرمێکمان لەگەڵا بێتوە ئەم شەو مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵمانە شەوی تۆ باش مەسعود پێم بڵێ کە سەقا چاوایە چۆنە ژبان یعنی مرتباش همیو کرمانجی سەقا چاوایە چۆنیت هیوادارم کە باش بیت شەوێکی پڕ لە دوعا و نزا و پاڕانەوەی کە قوبوڵ بوو بێتن بۆت ئەخوازم بۆ هەموو خەڵکی دهۆک جا ئێستا لەگەڵ تۆین بله زۆر سپاس بووە سوڤان دەوێتم تو باشتر با دینی باوێت چکە چەند ساڵێکیان پێک وینە تو باشتر هەوڵدەی بەس خەتۆیەت جوانی نەبێت جوان باشترین شات ئەبداتن وانە سەقا گەلێکی باشە وەکین دبینێن ئەس بێگومان ئەز بنی فچکیمە سەقای دهۆکێ تایبەتیت وان ڕۆژاندا تاڕادەکیا باشەوە پارکی نەڤروزە کوێت کەویتە ناف سەنتەرێ باژێرە دهۆکێدانی هەتا بەری ئەس کارم بژم نیڤدەم ژمێرەژی فێرە ڕێژەکە باشە خەڵکی لێبوو بەس بازارێ دهۆکێ و شەوێ دهۆکێ وەسانەیە دیزی بازار چۆڵ بن وان 5-6 روزن داویه داوان شوین داویه دا هدی قربالغی سر بازاری پیدات بیتن و سنتر بازاری وکن بینن ایدی خالق قصد مالت خود کردن دکانش تنها گرتن که تو مات دکان ماینه ولی متشاف دو هنرمندین کمدین دهو که کتیا ز گازیوان اب کم فرمونه وره از گلو باغم وکو هنرمندین کمدی رمضان هوا چا در باز بیتن این چا روزت خود در باز کن الحمدلله رمضان ما وکیو همی خلکی گلک باشه در باز بیتو انشالله رمضان خیر و برکت بیتو اف ایشا کرونا بزیدرین دم سرمه و همین ملتاشی در باز بیتن و رمضان ابخو یا مبارکه یا پیروزه یا خوشه یا صبر و طیبتی شوه تو بله
هر دو هنرمندت کمدی فریق و عودی شو کمال تو صافیناوی برنیاسی نه همی گاوا پیگ و این بود چه همی گاوا پیگ و نجارت تو برسفده خودی او بخو هاولینی تشتاقی پیروزه گلک و اکید وقتی مرو بو هاولایک دمرو خو تسلیم کدو کتن بو ما بخو یا خو شامل گلک بین صبر و ماجی گلک تویبات از خوب بجم یعنی اگه از روزی که کمالینا بینم میگه چو قدشه چو نوف مرو vet خدا اک او جهر ساکت از میشه متى کمالان عودی شو تو خلق خرت نیاست عودی شو خودی وکیل توی کیف از کیف خو دست پیک دست خوشی الوقت که اینو برنامه و گلب خیراتن رمضان شو روزیت خود شو در باز کی خود وکی هر کسی کی رمضان یعنی از بینم خوش و چیتون یا که اما اغلب نویسی نه پروژه اما داد بین نویجا خود که اینو پیچه کدی نوینه و حتی بانگی وادی نوینه و دراما فیلم بجم هین چکه وی مده هیچ جدید کردیم نه هذا والله في دمويه روسي عم بيشكل جديد كاتين وافصولا ماتش برنامج ناتشكرن باشه از تشتگی کیفامن بهات یاخت من دیدین هر دو کماما بون تنو که کماما خدانا چند یا پیگیره واکو هنرمند ده هزارش خلکیش اف توی باتید واش وادانی قربالغی سر بازار شد بید والله دو خازماش همي خلقي ما همي خلقي كردستان و کماما بکنه کماما بکنه یعنی بلا وقت بتونه سواره داد چنو تن عادیه بتونه لکه خلق ببینید بجیم خود کمالی جوکی یا بریگای دا یا دستت داد ویدیو بالو بود بجلی کمامه نیکل مال جای و چه کریه چه کمال یعنی چه کرن خودی هندل تشتو مشتن باشه دقل و مقل و جایش خود ایدیت تشتید ویژه تدا باشه اوه تدا اول زوین شم یا کری بس گوه خوب ده گل اجاد بیدامن کمال تو زیش خونا را بیشولید من ما نهوسا دی تلفن کم از دیگه مشتین گو یت خواه باشه سپاس اما ایک شوه حفظ خود وکتم شبیه دیم بایل پی وکت و صبح خدا دیم نبیتن باشه سپاس با فرید دم من بو سپاس با خوشحال بم کومین دیتین من دم واجی گرد فرمانزور سپاس با سپاس بو کانال واجی سپاس بو میبونم خوش بم بگو من وقت من آماده بکریه و هفته روش ماه رمضان پیروز در باز بون حتی نو که سلامتی سرخست که در باز بون ساقاجی که باشه اشترازی به گلک ممنون بوده و به هر دوان مهوانت راح سبک طیبت تجیل نافچه و دفر آبادینا خودشوانا و وجه راضی به هر بجین و خود روزی نویش طاعت واقعی مسعود برا گلک ممنون دەستەکانت خۆش بێ مەسعود زۆر سپاس دەکەین جا دێنە سەر تەوەرەکەی دیکەمان دووەم تەوەر کە بێگومان لە لای ئێوەی بینەر و بیسەرمان تەوەرێکی تایبەتە بێت و ئەوانە زۆرن کە حەزیان لە سرود و مناجاتە لە مانگی ڕەمەزانە کە ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبیستن ناوی خوددا دەبیستن جگەلەوەی کە ئەو زیکرانەی ترکە ئەکرێت بەڵام سرد و مناجاتیش تایبەتمەندێکی خۆی هەیە ئەم شەویش ئێمە ویسمانە تایبەتتر بێت بۆیە بانگهێشتی مامۆستا کاوە شاکر و سید عەبدوڵڵا و سید نەجات قورئان خوێن و مەولود خوێنمان کردووە وای خودش گەل برای مصطفى جێبجێ کاک سید مصطفى یاخوا بەخێر بێن ئەگەر حتی ئەم گەلە دەرباز بین لە هەر ڕەمەزان وە پیرۆز بێت خودی ڕۆژی نوێژ و تاعات واقعی پیرۆز ان شاء الله لە هەموو مسلمانان بە تایبەتی لە خەڵکی کوردستان بەگشتی ئەی خودش بجە هەموو بەری ئەم دەست بەرهەمە زۆنزانی کۆ نیترین بەرهەم چێ مامۆستا کەوا ئەشتا دەست پێ بکەن نیترین بەرهەم بەردەستیوە کوتە بەڵاف کرد بچێ بەری ئەم بچینەت ناو دەنگ خۆشیەدا و مناجات آخر بەرهەم چ بووە بەڵاوت کردەوە بەخوای ئەو بەرهەمانەی کە ئێستا هەیە دەتوانم بڵێم یعنی زۆر نوێ نییە لەبەرەوەی لەگەڵ ڕێزم بۆ هەموو مەولود خوێنەکان و برا بەڕێزەکان و ئەوانەی کە دەنگیان خۆشە دەتوانم بڵێم هەموو یەکتر دەڵێنەوە بەڵام هەرێکە بە شێوازی هونەری ئیبداعی خۆی جوانی دەکا گوتنەوەکەی تامەکەی ئادەگۆڕی و ئیلا دەنگەکان شێوازی هونەرەکەی بەرهەمەکان دەگۆڕی وەگەنە هەموو وەکو یەکە ئاویستمەوە بڵێم هۆنراوە کە ماجە چیە کێشەکە ینی لەوانەیە کێشەکە لە دوو ڕۆ هەبی لە ڕووی مادیەوە لە ڕووی لایانی معنەویەوە مەسەلەن ئەوانەی کە حەزیان لێیە دەربکەون بەرهەمی نوێیان هەبی پشتگیریان نییە پشتگیری مادیان نییە لەوانەیە هەندێک بەرهەم لە بەردەستیان هەبی کەس داعمیان ناکات سپۆنسەر نییە ئەوانش سار دەبنەوە ئەوەش تەسیری هەیە بەرهەمێتنی هەبن ڕێکێدا بەتەمای خۆش سید عەبدوڵڵا زیاتر لەگەڵ مامۆستا کاوی دەردەچن هەر ئەو هانەیان جاری وا هەیە بەتەنێ دەچێ مەولودەچی بەتەنێ بەشداری بەرنامە کاکش بەتەنێ کەمتر زیاتر لەگەر
مامۆستاکاوەی باوە ناکەم خیانەت جاروەیە دەبینی لەگەر برادرانی تر پێک ڕۆزیان لەگەر برادران بە تەنجکە بەتەنێ ناخیندرێتن مەولود لەگە مەسەلەن مەولودێکی عایلێکی تایبەت بیان خۆی بیتن مەسەلەن کەشتەوە ئەگەنا زیاتر پێکەوەینە دیامەژەدا ناوێ خودێ لێ بینین مادەم پێکڤە و پێکڤە خۆشترە و پێکڤە تۆمترێژی وان هەردوو دەنگێت تایبەت گەل سید عەبدوڵای کوڕێتەژی خودی ئەمری درێژ کرد دەژە نەخۆ و دە دەست پێ بکە لآدم تاكو خاتم كسني همتاي محمد بيه لآدم تاكو خاتم كسني همتاي محمد بيه نيزك اسك عقبي وكو عقباي محمد بيه بتشريفي شوي مولود همو دنيا منور بو دياغو نوري وبيانا بمكر تغراي محمد بيه بشارت بيه كبيغمبر طبيب ابونا ساغدا خنيا وكسيل روشي حشر داغل جر الله محمد بيه يا شعر ونثر عاجز لمدحي دبيتي بلم لايقي سماي محمد بي يا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي يا نور عرش الله يا حبيبي يا خير خلق الله 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 حسدك يا دائم لا دبم قديمي درقة وروسة دبم حسدك يا دائم لا دبم خديمي درقة وروسة دبم أتى غرقي بركة دبم لا لايتو يا رسول الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله 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 بهاري زندج زواني بعشقي توسوتا ويا لسينا يا أقري من دايا بزانا يا تيري هنا والله الله لجملة يا كائنات روح سنة سيار شادي يا مشاو بابونا يسرواني على
الله يا حبيبي خير خلق الله يا الله حياتي من وصالي توب مماتي من فراقي توب بلباي خيالي توب إلاتي شتها لك الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله يا حبيبي خير خلق الله یا خوا دەستی وی کاکە اشلا خۆش خودش بێت و را دەنگی ئێوە. وی دنگی و هر مصابه مینت اشلا خودی صحت و خوش کت خودی اشلا بخیر بنویست یا ربی مامۆستاکاوە پێم وە بێت ئەم دەنگە خۆشەی ئێوە تەنها هەر بۆ خودی خۆتان نییە و لەگەڵ ئەوەشا بۆش نییە کە تەنها خەڵی گوێ لێ بگرێ ئەوە هەڵێوەتان داوە خەڵکێکیش ڕابێنن ئیتر نازانم لە ڕووی قورئان خوێندنەوە لە ڕووی مەولودەوە لە ڕووی بانگدانەوە کارێکی لەو بابەتانتان کردووە سنتەرێکتان کردو تۆ پاسی سنتەرەکەمان بۆکەن چییە ئەو سنتەرە بەڵێ ئەوە بە بینەرانی بەڕێستان بگەینم ماوەیەکی زۆرە من گلەی خەڵکم جۆ لێ دەبی لەوەی کەوا من لە مزگەوتەکان لەوانەشە جەنابیشتانە و زانیاریەتان هەبی کە زۆر خەڵک گلەی لە بانجی مزگەوتەکان دەکات دەڵێ ئەو مزگەوتە دەنجی خۆش نیە و مزگەوتە هەڵی هەیە ئەو مزگەوتە دەنجی گەورەیە ئیدی ماوەیەکە من و مامۆستا سەید عەبدوڵڵا بیرمان لەوە کردەوە سنتەرێک دابنێن بە ناوی بانک بانگدان چۆن ڕێکچی بخەین لەلایەنی هونەری دەنگەکان لەلایەنی هونەری مقامات و لەلایەنی ئەوەی کە ئەو هەڵانەی دەکرێت لە شێوازی وشەکان دەربڕین وشەکان لەلایەنی هونەری زانستی تەجوید هەر چۆن قورئان با بڵێن شێوازی یاسای خۆی هەیە لە خوێندنەوەی قورئان وەکو تەجوید و وەکو با بڵێن شێوازی با بڵێن ئاواز و مقامات بە هەمان شێوە لە بۆ بانجی ئەو شتە پێویستە زەرورە واجبە لەلایەنی ڕووی شەرعەوە و لەلایەنی ڕووی هونەریەوەش الحەمدلله یعنی زۆر سپاس بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی زۆر سپاس بۆ ئەوقافی هەولێر کە ڕێیان پێدان و مۆلەتیان پێبەخشین بە تایبەتی سوپاس بۆ بەڕێبەری لەبەرکردن و ئەوەی خوێندنەوەی قورئانی پیرۆز کە لە وەزارەتی ئەوقاف ئەو کاری بۆ ئاسان کردین ئێستا مۆلەتمان هەیە ئینشاءڵڵە پاشی مانجی ڕەمەزانی پیرۆز دەست بەکار دەبین شێوازەکی نوێ بۆ کوردستان هەوڵ دەدەن ئەو دەنگخۆشانە کۆکەینەوە بەڕاستی من زۆر سەفەری دەرەوەم کردێ مسر و تورکیا و با بڵێن وڵاتانی دیکە سەیرم کردی عنی بەڕاستی سنتەر ئێستا بەس لە ئەستەمبۆل 25 سنتەری بانک هەیە هەر بەڕاستی کە بانکیش ئەدەن ماشەئەڵڵا و نەدەنگیان خۆش لەبەر ئەوەی ئەوانە ئەکادیمی تدریب دەدرێن ڕۆژانە دەچن ڕاهێنان دەکەن لە شێوازی خوێندنەوەی بانگدان و لەسەر با بڵێن سەبڕۆ ئەوانە فێریان دەکەن ئێمە هەر ئەمە حەشواییە یعنی لەگە ڕێزم یعنی پێویستە وەزارەتی ئەوقاف ئەو خەمەش بخوا ئەو بانک بێژانە کۆکاتەوە سێ مانگ جارێک خولەکیان بۆ بکاتەوە ئەو چارەسەری ئەو دەنگانە بکە لەوانەیە زۆر بەشیان ئەو بانک بێژانەی کە لە مزگەوتەکان خەڵک جوان لێ دەبی ئەو بانک بێژانە نینە کە لە وەزارەتی ئەوقاف موچیان هەیە هەروەکو خێرە و مەردەچن بۆچەم پسەکەینێک بەری هین پراکتیک کارکن و بانک هەلدەیڕە وەربگرن نمونەکی ئەم شتە و سەید عەبدوڵڵای وەرگری این پێکڤە و چ جۆرە پێکڤە بانکدایە بەڵێ زۆر بژەمەژیت فێت گولێ بی vê nimûnacan em vê stûdiya poşî wê bizanîn hemî temaşavan ji zimanê kahêdî bank li Hewlêrê em wasa sêravla bangekî dedeyn li ser meqam rast ke zor li Misr ew banga bawa wîstim ew nuqteyê ji bas kem êsta hemû Misr bigerê bangekî Iraqî têda niye hemû Tirkiya ji bigerê bangekî Misrî têda niye li Siûdiyeş bangekî welatanî tê her kes li keltûrî xۆی bangekî ew ê xwe ye belam li mizgewtekanî me lew Hewlêrê مزگەوتێک مصری بانگدایك سعودی بانگدایك تورکی بانگدایك نازانم چی بانگدا ئەوە دەمانێ ئەو شتە انشاءالله شتێکی جوانی پێش باسی ئەوش بکەین کاشفان یعنی کورد زۆر زیرەکە باسی وی بکەن ئێستا لە هەولێر
برادران درانسی مثلا دەنخۆشی زۆری تێدایە سعودیا وەکو مامۆستاکاوە باسی کرد سعودیا ناتوانانی بانجی تر بداتن مصر ناتوانانی بانجی تر بداتن وڵاتان تورکیا بەڵام ئەمە لە هەولێر بانک مێژوانەیە تورکی بانک دەدات سعودی بانک دەداتن عراقی بانک دەداتن توانای هەیە کورد توانای هەیە دەنجی خۆشە بەڕاستی یعنی توانایکی چاچی هەیە زۆر باشە ڕێک وەکو پارچە قوماشێک کە یەکێک نەزانێت چۆن بیبی ڕێبیکا بە شتێکی جوان ئێوە دێن ئەو دەنگخۆشانە ڕێکی یەخەنەوە جاریوان لە هەندێک مزگەوت هەیە ئێمە ناڵین بۆچی منداڵان ئەوی ناکە بەڵام منداڵێکی هێنن یەکسەر مایکەکەی دەردەست شتشکە دەکەین وە دەکەین فێریان کەین بانجی بەیانی چ مقامی نزیکی وەکو مصر وەکو تورکیا مامۆستا ئەم نزیکی بانگی سپێدەینە بانجی بەیانی بە هەردووکتان بزانم بە شێوازێک بانگ دەدەن زۆر باش دەبی بە مقام حیجازی خدایان هادی بانگەش هاتی جا دوای پرسیارەکەیت بۆ سبەی چی بێ نیوەڕۆ چی بێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله وإيش خودش فرض يا ربي ليش إن شاء الله بزيترين وقت أم ببيني لأنه ما نقول ولا قلت ما بعرف يجنك إن شاء الله بزيترين وقت أم فان دنگ نوصاي جون تايبت ناف مزقفت ده أم جهل بين يعني طبعا بزحمتك وهين دبني إن شاء الله هدي درس بكن كنجي جواني ويا كنجي موعد درس بكن يعني إن شاء الله باش جيجني مباشر تساوري دكين لقى مصطفى سيدي خانوية شي قورة بدوزينوا بيكين بارقة أو كاد أما دتوان إن شاء الله مصطفى سيد مصطفاش من هالقرا برادرش كشمال لقلا إن شاء الله شتشي زور جوان دكين صالش كأو وقتانا قربين وبرنامج أتوانين تن قطابيك پەروەردە بکەین پێشکەشی بینەران بکەین و بزانین بەرهەمەکەی سنتەرەکەی مەچۆن ئینشاءالله شتی جوان بەداخەوە یعنی وەکو مامۆستا سەید فەرمووی کوردستان دەنگخۆشی زۆر باش تێدایە بە توانانە لە خوای بەزیادبی ئەمە دەتوانین تەقلیدی عەرەبان بکەینەوە تەقلید تورکان بکەینەوە وەڵڵای عەرەب تەقلیدی کورد ناتانی بکە تورک ناتانی تەقلیدی کورد بکە ئێمە
شتێکمان هەیە بەهرەیەک بەڵام لا هەر بوو شتێ خراپ تەقلید نەکەین بلا بوو شتێ باش زیرە ئەمە بەس تەقلیدی شتی باش دەکەین لەخوای بە زیادبی دەمانێت لە ڕێی ئاینەکەی پیرۆزی خۆمانەوە هەموو دنیا تێ بگەینین کە ملەتی کورد توانای ئەوەی هەیە ئەحفادی سەلاحەدین شتی جوان پێشکەش دەکا هەموو خەڵک بمان ناسی کە ئێمە لە لووتکەین بۆ خزمەتکردنی ئاین طبعا بانکدانژی گەلە گرنگە گەلک جارە یعنی بانک وەلتت کرد و بەرەف مزگەفتی بە بەڕاستی ئێستا کە بنیتۆ من جاوێت سوانژی تژێ ڕۆندێک ببین ینی هەستە کات یەکسەر ئەوە نییە بەڕاستی وا لێکا دڵت معلق بێت بە نوێژ بە مزگەوت من دەتوانم شتێک بژێرمەوە بینەرانیش گویان لێبی لە ساڵی نۆهەتەکان لە مزگەوتی حاجی حەسەن بووم ئەوەی لای پەرلەمان مامۆستا دکتۆر بەشیر لێ خوتبەی دەدا 17 ساڵ لێ بووم نیوەڕۆیەکی بانگمدا هاتمە دەرێ پاژنێژی پیاوێکی بەعمر هاتە ناو مزگەوتەکەی سەلامی کرد و مش جوابمدا گوتی ئەو چێ بوو بانجیدا عەرەب بوو گوتم وەڵڵاهی پێی بڵێم باشترە نەکو کەسێک بڵێ ئەوە بوو لێ خۆ گوتم من بووم بانگمدا گوتی تۆ بووی بانگتدا گوتی گوتم بەڵێ من بانگمدا وەڵا دەستی لۆ بەرچی برد ئەوەندە پارەی دەرینە گوتی پیر حەزم لێ یارمەتیت بکەم گوتم باشە بۆ یارمە گوتی وەڵڵاهی من نوێژ ناکەم بەس دەنگەکەی تۆ منی هینە ناو مزگەوت بە دەنگەکەی تۆ هاتم گوتم دەفەر مزگەوت ناوەڵە من نوێژ ناکەم و چوە دەرێ گوتی بەس بانگەکەی تۆ منی لە مزگەوت نزیک کردەوە وای کرد بگەڕم چی ئەو بانگەیدا یارمەتی بکەم نیشانەی ئەوە ئینشاڵڵە بانگ بێژەکانمان خزمەتی شتی جوان بکەن باشە ینی مامۆستاکەوە من ئێستا حاڵەتەکە زۆر بەلامەوە مە حەزم ناکردەوە بە هەرچەند بانگ ئەزانی کەی دەست پێکاکەی کۆتایدە سێ کاکشبانەوە من قسەم بۆ نایەت وە قسەیان لەگەڵا بکەیتە نەمەتوانی دەنگت بەڕاستی یاڕەبی نەڕزێت و هەروە بێت و ئینشاڵڵا نەوە دوای نەوەش وەکو خۆت خەڵک پەروەردەکەی بەڵام پێش ئەوە وتت ئێستا بۆ بانگی بەیانی بەڕاستی ئارام بەخش بوو ئەو بانگی کە بە حیجاز بوو وانە بۆ بانگی نیوەڕۆ لەسەر چ مەقامێکە لەسەر لەسەر ئەزای چۆنە ئەرز جەنابتان بکەم مامۆستا سەید تەبعاً مامۆستاژی زۆر بەڕێزە معلوماتێکی مقاماتی زۆر چاچی هەیە ئەو ئێمە شەر نییە وەکو تورکیا بکەین بزەبت وەکو تورکیا بکەین چونکە تورکیا مقام حیجاز بەیانیان بەکارنانی بە مقام سەبا بانگ دەدەن بەس ئێمە دەتوانین شێوازێکی وا وەکو ئافرەت لە ماڵێ کەرستەیەک دادەنێ خواردنێکی جوان دروست دەکا یعنی ئێمە چۆن وەکو دەژین وەکو مرۆڤ خواردنی بەیانی نیوەڕۆ ئێوارە وەکو یەک نییە ئەبێ خواردنێک وەکو خواردنێک چونکە هەموو مرۆڤەکان لە هەموو کاتێک یەک هەستیان نییە یعنی ئەوانەی لە نیوەڕۆ لە ئیشەکانیان و لە کارەکانیان ماندوونە و مەشغوڵن پێویستی بە مقامێک هەیەکەوە هەشیاریان بکەن بیان هەژێنی ئەوە باشتر وایە مقام ڕەزبی ئەوەی کە عەبدوڵباست بانگ دەدا مقامەکانی تر بەتەمای با بڵێن مقامی عیشا ئەبێ وەکو چۆن ماڵ ئاوایی لە شەوەکە دەکەی دەبی مقامێکی تایبەت بی یعنی خەڵکەکە ماندووە پێویستی بە مقامێکی هەیە منە بەیانی شەروە بێجە بچینە بەرهەمەکێدی تێکێش بانگدانە دیرکەوینی شڵۆ نزیکترین وەختی مەگوتی شڵۆ ئەف دەنگ بەدانە هات ناف مزگەفتەدا بانگدانی ئەم نزیکترین دەمدا گوه لێ ببین بەرهەمێ دوێ مە کوردیەک پێشکەش کرۆنێ عەرەبی پێشکەش يا حبيبي فوالله لا أرتضي البعد ساعة كيف وقد مرت علي الشهور فوالله لا أرتضي البعد ساعة كيف وقد مرت علي الشهور يا يابا فوالله ما مال الفؤاد لغيركم فوالله ما مال الفؤاد لغيركم وإني على جور الزمان صبور بعدتم ولم يبعد عن القلب حبكم
وغبتم وأنتم في الفؤاد حضور يا طيبة يا طيبة يا داوى العيان اشتقنا لك والهوى نادانا والهوى نادانا يا طيبة يا طيبة يا داوى العيان اشتقنا لك والهوى نادانا والهوى ولما سار المركب نساني ساروا دمعي ما جفاني أخذوا قلبي مع جناني يا طيبة يتيم الولهانا يتيم الولهانا يا طيبة يا طيبة يا داوى العيان اشتقنا لك والهوى نادانا والهوى نادانا بشراك المدينة بشراك بقدوم هدية بشراك فهل لي مأوى في حماك أتملى فالنور سبانا نوركم سبانا يا طيبة يا طيبة يا داوى العيان اشتقنا لك والهوى نادانا والهوى نادانا جرح قلبي من الهوى ليس يبرى كيف يبرى وداخل القلب جمرا جرح قلبي من الهوى ليس يبرى كيف يبرى وداخل القلب جمرا يا أيها البدر ليس لي عنك صبرا يا أيها البدر ليس لي عنك صبرا كيف صبري وقد تعشقت بدرا كتب الحسن في جبينك سطرا واضحا بينا لمن كان يقرأ لو قراه محب سار باك ويبل النبات بالدمع قطرا وإذا مت فاحفروا لي قبري عند ذاك الحبيب لو كان لي شبرا واكتبوا بدمي على لوح قبري رحم الله عاشقا مات صبرا محبوبي بالوصال أنعم علي محبوبي بالوصال أنعم علي وجد بالنواي منه إلي وجد بالنواي منه إلي قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت قد طفت حول البيت قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت
سبعا ملبي راجيا رب البيت يغفر لي ذنبي راجيا رب البيت يغفر لي ذنبي محبوبي بالوصال أنعم علي محبوبي بالوصال أنعم علي وجد بالنوايا منه إلي وجد بالنوايا منه إلي وصلي يا سلام على المعلي وصلي يا سلام على المعلي وصلي يا سلام وصلي يا سلام وصلي يا سلام على المعلي وصلي يا سلام على المعلم والآل والأصحاب ربي وأنعم الله 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 ما لنا مولى سوى الله 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 ما لنا مولى سوى الله كلما ناديت يا قال يا عبدي أنا الله طلع البدر علينا من ثنيات الوداع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع الله 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 ما لنا مولى سوى الله 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 ما لنا مولى سوى الله كلما ناديت ياه قال يا عبدي أنا اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد إن شاء الله خودش راضي بت سلامت بيا إن شاء الله أفدن خوشيك وشوا قرآن خين قرآن تخين التجويد وترتيل خير أو يقلك ماسترة أكيد أفسرود قد نواجه وصب شتات ميزانية حسنة إن شاء الله لقد أنا بستان أنقود ابن السبب إن شاء الله خذي بكت أمشي بيك بابي قال والبحشتي وما تشديد بيت الفاعل وجم ديوانا مال بحشتي وصادنا يبتوهين بمسرود الدال على الخير كفاعله أنقود ده ابن السبب أو دنگ خوشانه ببينران بجينن وإن شاء الله ودعاني قلبهم بكرني وتان دديني والله كيف ما هذا خذي بس بعد وقت وصايك بومرو بحث كت زي ترمرو في هسبيت كت لا شباب ما بس إيش ممكن كوملك معناه بناي كوملة قرآن قرآني كردستان ما شاء الله ما مستكاوش تنصال سروشة كوملة بو إيماج دستي كارجرينا أجر عندك برادران كاك حاز قارمان وما مستمازون جماعتك برادر مان لقرن أو عبد القادرش لقمة مست عبد القادرش ايش دستي قدامك لقمة ما شاء الله بله مجروبة شيء قديم لهولير يعني سنة قدامك مان هي افريتان وببيانو جا استوي اسم اوفلا افريتي دم خوش مان هي انا اوكو ملايا افريتان تشي رولك اجيارن اگر افريتان اما لدستي كارجيري مجموعة بياون دو افريتيش مان هي دستي كارجيرينا اوانش دستي كارجيرينا ومجموعة قدامتشي افريتي زورش مان هي كقدام لكم ولا كمان اوانك لتازيو مولود دخوينن هايش معنا تازيو مولود ناخويني بلام قرآن خوينه شي تاكا اندامشا لكم ولا كمان ويك بشويك اكاديمي لا تازه كان بله اوانا دولي كل ما لوان كرديتو يعني كل تجويد ودبو وانا قرآن ما بيان كردو الحمد لله سويدش ساتش لبو بياو كانوا هم لبو افرتا كان كتنخل ما كرديتو بيشتريش مسابقاتي شتوا زور ما كرديا جا سيد ليشو بجدار بونا لمسابقات هر او كومالي روشتونا مسابقات بجدار بونا اندا مكان من لدست كارجر اندا مكان من بجداريان كرديا جماعتي شي زور ما بجداري كرديا بجداري من لبغداد كردو لبصره كردو لمصر كردو لايران كردو وانا هم بجدار بجداريان كرديا ونتيجه باش يعني صالك لبغداد نزيكي دو موسيم هر هولير بون
یەکەم ئی بەغدای وەڵام دووە موسیەم هەولێر بوون ئەوەنە بەشداریان کرد لە مسابقات یەک لەوانە مامۆستا عەبدولقادر جەماعەتی تر مامۆستا محەممەد کەویش یەک لە قورئانخوێنە چاکان لە هەولێرە و زۆر قورئانخوێنی چاکمانێ دەن خۆشمانێ مامۆستا مازنە کاک حاج قارمان جەماعەتێکی زۆرمانەیە قورئانخوێنەکان مەولود خوێنیشن ئەوانە دەورێکی چاکیان هەیە و فێرت شتێکی گرنگ بەحەسکین بەری ئەم بچینە بەرهەمێ دومەهەیەکێ و سرودێ و بەحسی قورئان خواندنێ کرد قورآن خواندم تایبەتیش نافچە ئەمە دەنگێت عێراقی گەلە تایبەتن ئەمە زانم کۆل دەفەژی تایبەتن یانژی هندێت شتێکی دیب تایبەتیژی دەنگێکی خۆش تایبەت قورئانەکە تەرتیل تەجوید ئەس حەسکم سورة الرحمن بێت چونکی ئەم هێدی نزیکی جەژنێژیت بین گەل وێ تەکبیرەکەژیت بکەم بەدوان هین هەر زۆر باش تایبەت بە جەژنەیە ئەوە مقام عەجەم مقام چارگای پێ دەڵێت کە ئەو لەحنەکی تایبەتە مقامەکی تایبەتە تایبەت بە جەژنەیە ئەوێ مقام عێراقیشمان ملگە مقام مسری جودا ئەمە زیاتر کوردەکان مقام عێراقیش دەخینی و مقام مسریش دەخینیتە جیهان خۆشترە بەوەی هەم يعني بەڵام زیاتر بە قرای عێراقی دەخیندرێتن لە بۆ جەژنە ئەگەر لە بۆ مناسبەی بۆنەی جێژن بی هەر مقام عێراقی دەخیندرێت دە سوورەت ڕەحمان بی سوورەتەکانی تر بی ناوێ خودێ لێ بینن چەند ئەوەتەکەش سوورەت ڕەحمان چونکە کاتێک تەکبیریژی چونکی پشتی هینگە یەکسەر و دێمەمینێت دەستەم خەڵکەکە وا بتێ بگە بەیانی جێژنەیە لا هەمە خۆشە هەم مرۆڤ ئەحساس پێ بکە جەژن لە زیاتی جەژنە چکە جەژنە بۆ کەرەنتین و سەمەش لە زیاتی ئەم دوێنێ بەیانی لە مزگەوتێک کەباری دەکرد بە مەقامی عەجەم و چارگای گوتم خەڵک وا تێ نەگابووتە جێژنە ڕەمەزان بوویتە نیوە ناوەنی ئێستا دەڵێنە جەژن قەدەغی هاتوچۆیە با هەر لە ئێستا خەڵک ئەو دڵخۆشیی پێ بگات ئینشاءالله قەدەغەکە نامینێت ئینشاءالله الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام
والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. ان شاء الله خذ الشرازي بس جاجنا بيروز بتبري جاج تقبل الله منا ومنكم صالح الاعمال. السمس فين مضالك انا جيجنا هو دعوة جاجنا من توزي كتب دعوة جاجنا نتعليك من خلاص ميت ماي 3 دقيقة ولا هيت واصلون جي اف 3 دقيقة جيبوها سرودا دمو هيك جيبوها بيشكش كنا ابدا خاطر اخو خوازي اي ما خو حابزي فاشي اف شبه خلاص داوي هات ان شاء الله ودمك خوش دمك طيبة بريزون ياري ودقلما درباس كربت هجدس بك حتى نوك السلام عليكم حتى الصباح خواتان لقل يلا بسم الله. ربي بنا صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته يا شاد وكسيب بيني هيئة صورة سمايته شاد وكسيب بيني هيئة صورة سمايته وكسيب تنتي حزورد حزورد تاج عزة لقيته ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته صاحب سيدة مولانا أبوها معلم مولايته صاحب سيدة مولانا أبوها معلم مولايته أو دنيا يسياي ظلمتا ظلمتا انقرنا بنوري سرايته يا ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته يا رجا ورويش وتورا وظليمن ظليمن أرسن دقرم بيسر شوين ما وظليمن ظليمن أخو بس بحرك وخنك وظليمن ظليمن أخو بس تيغك وكجرا وظليمن ظليمن